بسم الله الرحمن الرحيم. بناوي برزي خداي دو جهان، رحمن و رحيم بحق مهربان، مهربان لقل قشت گیان لبران، بخشندي روزي بجانوران، خاون كمال و پاك لنقصان، خاون إحسان خصوص بو إنسان، أو خالقي أرزو آسمان، أو بايدر بخاون إيمان، أو دروستي كرت حزرتي آدم، باپیرەی بەشەر لەسەر ڕووی عالەم، لە پاڵووی چەپی حەوای خستە دەر، کردی بەدایک بۆ هەموو بەشەر، ئەو نیشانی دا وتار بە ئادەم، بۆ گشت تیرەیەک لە کوورەی عالەم، جیایی ڕەنگ و شێوە و سەدامان، دەلیلە لەسەر بەرزی خودامان، بە ئەندازەی گشت نیعمەتەکانی، سەنابێ بۆ ئەو لە بەندەکانی، خوسوس ئەو بەندەی شای بەندەکانە، هۆی پەیدابوونی کەون و مەکانە، یعنی محەممەد سەروەری عالەم، تاجی شەرەفی نەتەوەی ئادەم، درود ببارێ بە وێنەی باران، لەسەر گیانی ئەو هەم ئال و یاران، هەم براکانی لە پێغەمبەران، هەم لەسەر باقی تیپی ڕەهبەران، بەڵکو سەروازگا سەراوی بۆمان، جۆشی جەفای چەرخ لا بدا لێمان. پاش ستایشی پادشای عەلام، لپاش درودی سەرۆکی ئیسلام، عەرزم ئەمەیە ئەی نەوەی مەردان، نەتەوەی پاکی نەژادی کوردان، ئێمە گەلێکی خاوەن حەسەبین، برای ئایینی گەلی عەرەبین، هەموو نیشتەجێی یەک نیشتیمانین، ئەبێ زوبانی یەکتر بزانین، بۆ ژینی برا لەگەڵ برادا، لە یەک نیشتیمان لە یەک ماوادا، بۆم هۆنینەوە بە شێوەی ئەدەب، دووڕشتەی لۆغەت بۆ کورد و عەرەب، هەر لەفزێک کە شەرع بەکاری بێنێ، دووڕشتە بە شەرع معنای ئەنوێنێ، هیوام وەهایە کە خاوەن سوود بێ، چرای ڕووناکی ڕێگای مەقسوود بێ، خاوەن بەها بێ لای پیر و گەنجان، هەر وەک دووڕشتەی یاقووت و مەرجان. ئیسم ناو ئەڵڵا ناوە بۆ خودا، پەروەردگاری هەموو ماسیوا، هەر ئەو خالیق و پەروەردگارە، بۆ عالەم بێگیان یاخود گیاندارە، هەر ئەو واجبە و پێویستە بوونی، غەیری ئەو یەکە بوون و نەبوونی، هەر بۆ ئەو ئەشێ بە حەق عیبادەت، بەندەگی لە بۆ مایەی سەعادەت، حەیە زیندووە عەلیمە زانا، قادرە خاوەن هێز و تەوانا، موریدە یعنی خاوەن ئیرادە، ئیرادە خواستە بە کوردی سادە، هەر شتێ بووە و هەیە یا ئەبێ، هەموو بەخواستی خودا دێتە جێ، بەبێ خواستی ئەو هیچ شتێ نابێ، چ لە بەرچاو بێ و چ لە پەنا بێ، سەمیع شنەوە بەسیر بینایە، ئەبیە و ئەبینێ چی لە دونیایە، ئەبیسێ دەنگی مێرولەی بێ دەنگ، وەکو دەنگی پاچ کە بیدەی لە سەنگ، ذەڕە ئەبینێ لە ناو هەوادا، یا لە ناو ئەرزا یا لە دەریادا، متەکەلیمە خاوەن کەلامە، کەلام وتارە بەواتای عامە، حەیات و عیلم و ئیرادە و قودرەت، سەمع و بەسەڕ و کەلام بە لۆغەت، ژینە و زانستە و خواستە و توانین، بیستن و بینین وتار بزانین، واحیدە تەنیا هەر ئەو خودایە، ئەو دروستکەری هەموو ئەشیایە، بەندەیی ڕاستی هەر بۆ ئەو ئەکرێ، سوجود و کوڕنوژ هەر بۆ ئەو ئەبرێ، واجبە هەر ئەو پێویستە بوونی، مەحاڵە و نابێ بۆ ئەو نەبوونی، قەدیم پێشکەوتوو لە هەرچی هەیە، باقی ئەمێنێ و نەبوونی نییە، ئەزەلی یعنی ئەوەڵی نییە، ئەبەدی یعنی پایانی نییە، مستەغنی بە غەیر پێویستی نییە، عالەم پێویستی بەو ئەبەدیە، قائیمون بالذات ڕاوەستاو بەخۆی، پێویستی نییە یارمەتی بدەی، لەیسە کەمیثلیه شەیئون ئەبەدا، هاوێنە نییە بۆ ذاتی خودا. ئیمان باوەڕە بەوەی پێغەمبەر، هێناویە بۆمان لای خودای داوەر، یعنی باوەڕە بەخوا و پێغەمبەر، بەگشت فریشتەی پاکی منەوەر، بەو کتێبانە هاتوونەتە خوار، بە ڕۆژی تۆڵەی کردەوە و ڕەفتار، بە قەزا و قەدەر بە حوکمی خودا، خودا خۆی ئەیکا هەرچی ڕوو بدا. نەبی خەبەردار یعنی هەواڵزان، خاوەن ئایینە لەسەر ڕووی جیهان، ڕەسوول پێغەمبەر یعنی پەیغامبەر، پەیغامی خودا دێنێ بۆ بەشەر،
نەبی بۆ خۆیە و ڕەسوول بۆ خەڵکە، دەرکەوت پێغەمبەر گەلێ بەکەڵکە. مەلەک فریشتە مەلائیک بۆ گەل، وان لە فەرمانی خوای عەزا وەجەل. نەنێرن نەمێ بەبێ داک و باب، دروست کراون بێ حەد و حساب. لەشیان ناسکە پاکن لە تاوان، بۆ فەرمانبەری دائیم لە ناوان. مەخلووقن لە نور لەتیف و مەعسووم، هەر یەک خاوەنی مەقامی مەعلووم. جین جنۆکەیە چ دێو چ پەری، دێو بۆ تاوانبار پەری بۆ بەری. لە جنۆکەیە شەیتانی لەعین، دەرچوو لە ئەمری جیهان ئافەرین. مایەی ئەمانە ئاگری سوورە، بۆیە گەلێکیان لە چاکە دوورە. بەڵام بێخواستی ڕەب العالەمین، زیانیان نابێ دانیشە ئەمین. کتوب بە مەعنا ئەو کتێبانە، هاتوون بۆ ئەو پێغەمبەرانە. دەبۆ ئادەمە و 50 لە بۆ شیس، 30 کتێب لە بۆ حەزرەتی ئیدریس. دەبۆ ئیبراهیم 100 بەبێ نوقسان، ناویان سوحوفە بە گوێرەی قورئان. تەورات بۆ موسا، زەبور بۆ داود، ئینجیل بۆ عیسا بە ئەمری مەعبود. قورئان هاتە خوار لە بۆ موحەممەد، ئەمێنێتەوە حوکمی تا ئەبەد. یەوم الئاخرە ڕۆژی جەزایە، دنیایەک هەیە پاش ئەم دنیایە. دنیا ئەگۆڕێ ئەرز و ئاسمان، دنیایە تازە دێتە ڕوو بۆمان. لە پاش مردنی هەموو گیان لەبەر، زیندوو ئەبنەوە مردوو سەراسەر. بە ئەمری خودا ئەڕۆن بۆ مەحشەر، جێگرتبوونەوەی جنۆکە و بەشەر. هەرکەس نامەی خۆی ئەدرێتە دەستی، لەسەر کردەوە و شێوەی مەبەستی. پاش حیساب هەموو ڕوو ئەکەنە دەشت، ئەڕۆن بۆ دۆزەخ یاخود بۆ بەهەشت. قەضا بە مەعنا زانستی خودا، بە هەر ڕووداوێ کەوا ڕوو ئەدا. قەدەر بە مەعنا خەڵقی خودایە، گەورەیە بچووک گشت لەو پەیدایە. لەسەر کەسبی خۆت بۆ دروست ئەکا، بۆ چاک یا خراپ زۆر لە کەس ناکا. بەڵام ڕازیە لە کردەوەی چاک، ناڕازی و ناحەست بە ئیشی ناپاک. ئیسلام بە مەعنا ملکەچی دڵە، بێ ملکەچی دڵ ئیشت ماتڵە. ملکەچی لە بۆ ئەو کردەوانە، پێویستی هەموو موسڵمانانە. 2 شەهادەت و 5 فەرزەی نوێژان، حەج و زەکات و ڕۆژووی ڕەمەزان. میلەت و دین و شەریعە ئاین، ئەمە کۆمەڵێ پەیڕەوانی دین. مەذهەب ڕێگوزەر یا بیری ئیمام، ئیمام پێشەوای کۆمەڵی ئیسلام. واجب پێویستە بیکەی سەوابە، نەیکەی هۆی باری دەرد و عەزابە. حەرام ناڕەوا نەیکەی سەوابە، بیکەی باعیسی باری عیقابە. مەندوب و سوننە بەسوودە بیکەی، ئەگەر نەیشیکەی سزا نادرێی. مەکروه ئەوەیە چاک وایە نەیکەی، کە هات و کردت بە ئازار ناگەی. مەباح ڕەوایە بیکەی یا نەیکەی، نە بە سەواب و نە عیقاب ئەگەی. محدیث بێدەست نوێژ جونوب لەش پیسە، تەهارە پاکی لەم دوو خەسیسە. وضوء دەستنوێژە پێویستە ئینسان، دەستنوێژی ببێ لە بۆ نوێژەکان. بەنیازی دەفعی بێ دەستنوێژی تۆ، بە ئاوێکی پاک دەموچاو بشۆ. هەردوو دەست بشۆ لەگەڵ ئەنیشکان، مەسحی سەر بکە و بشۆرە پێکان. غوسل شۆرینی لەش و مو تەواو، بەنیازی ڕەفعی لەشپیسی بە ئاو. کاتێک نەخۆش بی یاخود ئاو نەبێ، فەرزە تەیەموم بکەی جێبەجێ. تەیەموم نیازی هەڵگرتنی گڵ، تا دامەزرانی نوێژ بکەی حاصڵ. ڕوخسار و هەردوو دەست و ئەنیشکان، بەگەڵ بماڵە کاتی نوێژەکان. تەهارە پاکی تەطهیر پاککردن، ئیستیقبال یعنی ڕوو لە بەیتکردن. دخول الوەقت هاتنی کاتە، عەورەت پاش و پێش هەم شەرمگاتە. پاکی بۆ لەش و پۆشاک و جێگا، لەگەڵ ڕووکردن لە ماڵی خودا. هاتنی کات و پۆشینی عەورەت، پێویستی ئەتۆن بۆ نوێژ و تاعەت. سەڵات یعنی نوێژ بە توولی زەمان، شەو و ڕۆژ 5 فەرز هەیە لەسەرمان. سوبح بەیانی فەرزە 2 ڕکات، زوهر نیوەڕۆ بە 4 ئەگات. عەسر 4یەکێ لە ڕۆژ ئەمێنێ، فەرزە 4 ڕکات نوێژ بەجێ بێنێ. مەغریب 3 ڕکات پاش ڕۆژ ئاوابوون، عیشا 4 ڕکات پاش شەفەق ونبوون. جومعە لە جیاتی نوێژی نیوەڕۆ، 2 ڕکات فەرزە بەجێی بێنی تۆ.
بە شەرتی 40 پیا و خەڵکی نیشتیمان لە پاش دوو خوتبەی شامیلی ئەرکان حەمد بۆ خودای واحید و ئەحەد ئەمجار سەڵاوات لەسەر محەممەد جا ئامۆژگاری و ئایەتی قورئان لەگەڵ دوعادا بۆ موسڵمانان سیام ڕۆژووە فەرزە لەسەرمان گشت ساڵێ ڕۆژووی مانگی ڕەمەزان ئیمساک خۆگرتن بە فەرمانی دین لەوانەی ڕۆژوو ئەشکێنن یەقین ئیفتار بە مەعنا شکانی ڕۆژوو بەحەق پاش ئەوە کە ڕۆژ ئاوا بوو سحور پارشێوە پێش بەرە بەیان چی ئەخۆی بخۆ بۆ نۆشی گیان حەج چوون بۆ کەعبە بە نیازی تەواف بە ئادابی خۆی بە دڵێکی ساف ئیحرام چوونە ناو ئادابی حەجە شەرع چی بفەرمێ بەپێی ئەو نەهجە تەواف هەڵسووران بە دەوری بەیتا حەوت جاری تەواو بە هەیتا هەیتا وقوف ڕاوەستان لەسەر عەرەفات پاش نیوەڕۆی نۆ و شەوی دە چەند کات سەعی ڕاکردن بە شێوەی وەفا لە بەینی مەڕوە و تەپۆڵکەی سەفا ڕەمی بە مەعنا بەرتفڕێدانە لەو سێ شوێنانەی ڕەجمی شەیتانە ئەیام التەشریق پاش جەژنی قوربان سێ ڕۆژ مەخسووس بۆ قوربانی دان ئوضحیە و ضەحیە یعنی قوربانی سنەتی دینە ئەبێ بیزانی عەمرە وەکو حەج بێ تەعیینی کات بێ ڕاوەستانی کێوی عەرەفات زەکات ئەو ماڵەی پێویستە بدرێ لە مەڕ و بزن لەگا وشترێ لە دانەی قوتە وەکو گەنم و جۆ لە ئاڵتون و زی و فەرزە لەسەر تۆ عەونیش یارمەتی موسڵمانانە مایەی سوکبوونی ئەرکی ژیانە حەدیث و خەبەر ئەی برای سەروەر کار و فەرمودەی نەفسی پێغەمبەر سنەت فەرمودە و کردەوە و ڕەزا لەوەی کرابێ لە خزمەت ئەوە کەعبە ماڵێکە پیرۆز و بەناز لە شاری مەککە لە خاکی حیجاز قیبلە بە مەعنا ڕوولێکراوە بۆ موسڵمانان بڕیاردراوە مەسجد مزگەوتی عیبادەتخانە شوێنی ئایینی موسڵمانانە جامیع مزگەوتێ جومعەی تیا ئەکرێ موسڵمان تەعلیم لەوێ وەرئەگرێ میحراب لە مزگەوت شوێنی ئیمامە ئیمام پێشەوای گەلی ئیسلامە مینبەر شوێنێکی تایبەتی بەرزە بۆ خوتبەی جومعە کە فەرزە و دەرزە خوتبە و تاری جەنابی ئیمام جومعە بە جومعە ئەیخوێنێ بۆ عام ئال خزم و خوێش و نەتەوەی سەروەر ئەصحاب یارانی پاکی پێغەمبەر تابعین ناون لە بۆ ئەوانە چینی پاشکەوتون بۆ ئەو یارانە مجتەهید زانای بەرزی ئایینە بۆ زانستی دین خاوەن تەمکینە مفتی ئەحکامی دین ئەخاتە دەر قازی حاکمە و چارەی دەردی سەر قوڕا ئەوانن قورئانە خوێنن بە تەجویدەوە قورئان ئەنوێنن قیڕائات السەبع حەوت شێوەی جوان کەوا پێغەمبەر گەیاندنی پێمان ئەنجامیان یەکە و هەموویان ڕاستن لەلای ئەوانەی ڕاستی ئەناسن حفاظ ئەوانن ئەیخوێنن لەبەر وان لە سێبەریا لە ڕۆژی مەحشەر محەدیث مەعنای زانا و خەبەردار بە قەول و فیعلی ڕەسوولی موختار وەلی لە عورفا دۆستی خودایە هۆی ئەم دۆستیە تەنیا تەقوایە تەقوا پارێزە و بە عورفی ئەسحاب ڕەفتارە بە پێی سونەت و کیتاب ئەذان یعنی بانگ لە بۆ نوێژەکان ئیقامە قامەت سنەتن بۆمان تەکبیر وتنی ئەڵڵاه ئەکبەر حەمد ستایش بۆ خودای داوەر ڕکوع دانەوین تا دەستە ئەژنۆ ئیعتیدال چییە ڕاستبوونەوەی تۆ سوژدە کوڕنووشە دانانی تەوێڵ دەست و پێو ئەژنۆ لە ئەرزا بێ فێڵ تەحیات مەعنای درودی خودا لەگەڵ پێغەمبەر شەوچرای هودا شەهادە یعنی وتنی موسڵمانان بۆ دوو کەلیمەی شەهادە و ئیمان ڕاتیبە نوێژە لەو سونەتانە لەبەر و دوای واجبەکانە تەهەجود مەعنای شەو نوێژە پاش خەو بە فەرمانی خوا و لەبەر ڕەزای ئەو تاعە ملکەچی بۆ فەرمانڕەوا
عیبادەت معنای بەندەیی خودا. وحی ناردنی خودا جوبرائیل بۆ لای پێغەمبەر بە ئایەی تەنزیل، یعنی وتاری خودا ئەهێنێ بۆ پێغەمبەر و ئەو ئەیگەیەنێ. ئیلهام ئەوەیە کە خودای عالەم شتێ بخاتە ناو دڵی ئادەم. ئەم حاڵە زۆرە لە بۆ ڕەهبەران، ساغانی ئومەت خاوەن خەبەران. معجیزە ئیشێ دەرچێ لە عادەت، ببێ بەهۆی ڕێی خێر و سەعادەت. خوا خەڵقی ئەکا بۆ پێغەمبەران، هەتا ملکەج بن گرۆی کافران. کەرامە هەڕوا ئیشێکی وایە، لە عادەت دوورە و کاری خودایە. ئەم ئیشە زۆرە لە بۆ ڕەهبەران، هەتاکو کۆمەڵ دڵ بدەن بەوان. ئیرهاس ئیشێکە دەرچێ لە عادەت، بۆ پێغەمبەران لە پێش نبووەت. ئەبێ بەمایەی سەربەرزی ئەوان، هەتاکو کۆمەڵ دڵ بدەن بەوان. مەعونە معنای یارمەتی دانە، نایابە و مەخسووس بۆ ساڵحانە. ئەمانە هەموو دوورن لە ئەسباب، دوورن لە فەن و خوێندنی کتاب. هەموو بەخشینی عالم الغەیبە، باوەڕت ببێ ڕاست و بێعیبە. تەوبە بە معنە وەرگەڕانەوە، بۆ فەرمانی خوا بەم شتانەوە. دەستبەرداربوونت لە کاری تاوان، دانەوەی حەقە بە خاوەن حەقان. عەزمی شدوا بێ نەگەڕێیتەوە، بۆ ئەو تاوانە دەرکەوت لێتەوە. ئیخلاس ئەمەیە بە دڵێکی پاک، فەرمانبەرداربی لە بۆ خودای تاک. ئیحسان بەندەیی خوایە وەها، بە دووچاوی خۆت ئەبینی خودا. تۆ ئەو نەبینی ئەو تۆ ئەبینێ، بۆ ئاگاداری ئەو دانامێنێ. دوعا بە معنە لاڵە و نزایە، شەکوا سکاڵای دەرد و سزایە. لاڵە و سکاڵا بە زوبان و دل، بۆ جەلبی خەیرە و بۆ دەفعی مشکل. هەر قاپی خودا هەمیشە وازە، هەر بە دەرگای ئەو جێگەی نیازە. بۆ لای ئەو ئەبا سکاڵا و نیاز، مەردی هۆشیار ساخی سەرفراز. ئیجابە یعنی قبوڵی دوعا، فەرمووی ئودعونی تۆش بڵێ سەمعا. ڕەس الحیکمە مەخافەت الله، سەری شعورە ترسان لە خودا. حاجەت نیازە ڕەجا ئومێدە، شەفاعەت کە لای جێی ئومێدە. کوفر و جوحود و عیناد و ئینکار، بێباوەڕیە بە دینی موختار. کافر کەسێکە حاڵەتی وابێ، منکری دینی ڕەسوول الله بێ. ملحید و زیندیق معنای بێدینە، بێ ئاین ئەژی لەم سەرزەمینە. دەهری و طەبیعی کافرێکی وا، نسبەتی ئیجاد بە عالەم بدا. باوەڕی وابێ ئەم چەرخە ئەبێ، بە خالیق لە بۆ ئەوەی دێتە جێ. نافامی چەرخی بێشعور و فام، چۆن دروست ئەکا مەخلوق بە نیزام. مشریک ئەوەیە کە باوەڕ ئەکا، بەخوا و شەریکی بۆ بڕیار ئەدا. نافامێ خودا قودرەتی عامە، شەریک بۆ قادر وەهمی نەفامە. وەثەن سەنەم بت وەثەنی بتپەرست، مەجووسی ناوە بۆ ئاگرپەرست. کتابی معنای خاوەن کتابە، جوولەکە و گاور لەمە حیسابە. یەهود جوولەکە نەسڕانی گاور، هەموو ئەژمێررێن لە ڕیزی کافر. چونکە لایاندا لە شێوەی ئیمان، بە پێغەمبەری ئاخر الزەمان. سحر جادووە ساحر جادوگەر، سحر فەنێکە ئەی خوێنێ بەشەر. شەعوەذە چاوبەست هەر فروفێڵە، لە شێوەی ڕاستی و حەقیقەت وێڵە. ئیستیدراج معنای بەرزەوەکردن، نەک بۆ مەحەبەت بۆ ملشکاندن. کاهین کەسێکە خاوەن ڕیازەت، خۆی ئازار ئەدا بێڕێی شەریعەت. ئەم نەوعە کەسە ضال و گومڕایە، لە ئاسمانە بێ لە ناو چاڵایە. ڕاهب کەسێکی مەسیحی ئاین، قەد ژن نایێنێ لە ڕووی سەرزەمین. ڕاهیبە کچێ شووناکا بە کەس، بەتاق ئەمێنێ تا ئاخر نەفەس. ئەم شێوە و حاڵە دوورە لە ئیسلام، لەسەر فەرموودەی سەیید الئەنام. منەجم یعنی ئەستێرە ناسان، حیساب ڕائەگرن بۆ گرۆی ئینسان. وەزعی ئەستێرە و مانگ و ڕۆژ و ساڵ، ئەکەن بە دەلیل بۆ گەلێ ئەحواڵ. بەعزێکی درۆ و بەعزێکی ڕاسە، لەسەر گومان و هێزی قیاسە. هەرکەم لەوانە بەڕاست بێتە جێ، لەسەر تەئسیر و خواستی خوا ئەبێ.
سبب هۆی شتێ گەلی مسلمان سبب دا ئەنێ بە حکمی قورئان خدا مەیلی بوو هەر شتێ بکە هەموو ئەسبابی جێبەجێ ئەکا سبب سۆز ئەبێ و سبب ساز ئەبێ لەسەر خواستی ئەو دیل دەرباز ئەبێ. قائف کەسێکە شێوە بناسێ لە هەر تەمەنێ بە هەر لیباسێ قائفی عادڵ جێگەی باوەڕە حکمی لە دنیا زۆر معتەبەرە ڕوقیە و عوودە نوشتەی نووسراوە بەسەر و سینە و شانە دووراوە ئەگەر قورئان و دوعای مەئثورە باشە ئەگینە لە ئاین دوورە عالم بە مەعنا ماسی وەڵڵایە ماسی وەڵڵا غەیری خودایە عالم الغەیب ئەوەی پەنهانە بەشی شەهادە ئەوەی عەیانە. بزانن ڕشتەی هەموو کائینات لە دەشت ئەبێ لەسەر ڕووی بیسات یەکەم جەوهەرە یا ماددە مایە باقی لە عەرەض بە مەعنا ئایە عەرەض نۆبەشە کەم بۆ چەندیەت کەیفیش چۆنیەتی بە ڕووی حەقیقەت ئەینە بوون لە شوێن مەتا بوون لە کات بۆ پرسیاریش هەردوو دەست ئەدات ئیضافە مەعنای پەیوەندی دووشت وەکو ئوخووەت یاخود ئوبووەت من برای تۆ بم تۆش برای منی من باوکی تۆ بم تۆش ڕۆڵەی منی جددە شێوەیە دەرکەوێ لە تۆ لە پێست و لەموو یا پۆشاکی نۆ وەضع شێوەیە بێتە جێ بۆمان لەگەڵ غەیرەدا یا ئەعزای خۆمان وەکو ڕاوەستان یاخود دانیشتن یاخود بە وێنەی بەشاناکەوتن یا وەکو شێوەی نزیکی شتێ یاخود دووری ئەو لەسەر ڕێکەوتێ فعل یا تەئثیر معنای ئیشکردن ئینفعال یعنی ئەسەر وەرگرتن لە جەوهەر مەعدەن نەبات و حەیوان کانە و گیایە و گشت گیان لە بەران. ئینسان و بەشەر ئادەمیزادە ئادەم باپیرەی هەموو عیبادە ئادەم لەگەڵ بوو بەهێزی خودا لە پەرئاسووی ئەو حەوا بوو پەیدا بوون بەسەر ڕشتە بۆ بەنی ئادەم لە ڕووی دنیادا تا هەیە عالەم نەفس و موهجە و ڕۆح بە مەعنا گیانە قالب و هەندام لە شەبیزانە ذات و حەقیقە هەم عین بەمانە ئەو شتەی هەیە ئەی برای زانە ڕەس یعنی سەر ناسیە پێشی سەر قەفا پشت ملە قوزال پشتی سەر هامە و جومجومە یعنی کەللە سەر چ بۆ حەیوانات چ لە بۆ بەشەر نەزعەتان دوو شوێن کە ساف و بێمون بە دوو تەنیشتی پێشی سەراچوون مەفرەق تەوقە سەر شوێنی جیایە مووی سەری ئینسان ئەملاو ئەولایە جەبین و جەبهە تەوێڵی ئینسان غەمەم جێی لۆچێ وا لە نێو چاوان حاجب برۆیە عین و بەسەر چاو لەحظە ڕوانینە بەملاو ئەولای چاو مقلە حەدەقە ئینسان بە مەعنا گلێنەی چاون ئەی برای زانە هودب برژانگە جەفن پێڵووی چاو غار ئێسکی چاوە موق بۆ گۆشەی چاو ئوذون گوێچکەیە وەتەد ڕەگەکەی سیمەخ بە مەعنا گوێیە و کونەکەی ئەنف یعنی لوت خەیشوم برناخە سودغ ڕوو ژووری ڕوو دیماغ دەماخە مارین نەرمەی گوێ هەم نەرمەلوتە خەت کوڵ مەعارض بۆ هەموو ڕوتە فەک ئێسقانی ڕوو لە خوار و لە ژوور خوارو ئەجوڵێ بە شێوەی زەرور لیحیە شەویلە لیحیەین هەردووکیان فەنیک جەمسەرە بۆ شەویلەکان ذەقن چەناکە عنفەقە مانە چاڵی ژێر لێوی خوار لە ئینسانە شەفە لێو فەمدەم سین بە مەعنادان لەثە یعنی پووک لیسان چی زوبان نەکفە لیهزمە لا لەغاوەکان بۆ دوو نەکفەتان یا لیهزمەتان ضرس دانراوە بۆ دانی خرێ ئیشیان هاڕینە بۆ شتێ ئەخورێ نەواجێت تیژی لەسەر و لە خوار ئیشیان بڕینە کە بکەونە کار ثەنایا چوارن لە خوار و لەسەر شوێنی چەند حرفن بۆ واتەی بەشەر ثەغردانێکن وان لە پێشەوە قەد نەیان بەلای ددان کێشەوە عنق گەردنە حەنک مەڵاشوو حلق و حلقوم و بەلعوم بۆ گەرو دوو پارچە گۆشتی بادامی جوان لەسەری قورگە ناویان لەوزەتان مری سوورێچکە لولەی خۆراکە نەفەس هەناسە بۆ گەروی پاکە جەوزەت العنق گرەی بەرزی مل حەرقەدەیش هەروە ئەی برای کامل
نحر و لەبە ژوور سنگی ئینسانە جێی سەربڕینی حوشترەکانە سەخر و تەرقووە ددانەی سینە تەراقی جەمعە بۆی دامەمێنە غەدیرە لەگەڵ عەقیسە هەردوو لەگەڵ ذوابە مووی گردەوە بوو مثەنا مەفتول سەفیرە پەلکە مرسەل بەرەڵڵا بۆ یاسای خەڵکە جوممە مووی زۆرە لەسەری ئینسان لیممە هەتا گوێ وەفرە تا سەرشان بە شێوەی عەکسیش تەفسیر کراوە جەعد کرژ و لول وەک بادراوە شاریب و سیبال بۆ مووی سمێڵە لیحیە مووی ڕیشە لە تاشین وێڵە ڕەماعە مەعنای تاڵە مووی سەرە عیدار گێسووە زولفی دڵبەرە نوقڕە بۆ چاڵی پشت سەری ئینسان کەتیف و مینکەب عاتق لە بۆشان ظهر یعنی پشت جەنب تەنشتە فەقرەت الظهر مرۆخەی پشتە عەمود فەقەری بەینی سەر و شان عەمود قوتنی خوار پەراسووان سڵب ئێسکی پشت باشی بزانە تەریبە ئێسکی سنگی ئینسانە ئیبد بن هەنگڵ سەدر بۆ سینگە وەریک کەفەڵە حەق و پشتنگە خاسیڕە کەلەکە ضلع پەراسوو پەیوەندی سینە و پشتی ئینسان بوو ثەدی بۆ مەمکی پیا و ژنانە فەندووە بۆ گۆی مەمکەکەیانە بەطن یعنی سک کاذەم و سڵدان عانە یعنی بەر بیتاشە جوان یەد هەموو دەستە عەضوود یعنی قۆڵ قۆڵ هاوڕێی تۆیە لە جێی چۆڵ و هۆڵ مرفەق ئەنیشکە ساعید باسکی دەست میعسەم جێی بازن کوع بۆ جومگەی دەست ڕاحە بەری دەست کەف بەر و پشتە قەبض قونجاندن قەبضە پڕمشتە ئەسبوع پەنجەیە ظفر نینۆکە حجر بۆ گۆشتی دەوری نینۆکە ئیبهام سەبابە وستا هەم خینسەر بینسەر پێنج پەنجە لە دەستی بەشەر ئەنمولە جومگەی پەنجەکەی تۆیە بۆ ئیبهام دووە و بۆ باقی سێیە بەراجیم لۆچی سەر جومگەکانە مەعاتف لۆچی لەشی ئینسانە سولاما جومگەی ئەعزای ئینسانە بەنان بە مەعنا سەرپەنجەکانە سیمە نیشانە شامە یعنی خاڵ کوترابێ یاخود سونعی ذولجەلال فەخذ یعنی ڕان ڕوکبە ئەژنۆیە نابض باریکی دووڕانی تۆیە عەسعەس گرەی قنگ هەمبەر ئەژنۆیە ساق بە مەعنای قولە خوار ئەژنۆی تۆیە کەعب یعنی قاب ڕجل و قەدەم پێ عەقیب پاژنەیە ئەخمەس قوڵی پێ فوئاد و بال و قەلب و جەنان دڵ هەم ضەمیر و سیر ئەی برای کامڵ مەعیدە مێدەیە خۆراک ئەکڵێنێ کەمی تێ بکە با دانەمێنێ میعاری خۆڵە وێنەی بلوێرە ئەلمیسری الئەعوەڕ ڕیخۆڵەی کوێرە کرژ یعنی ورگ کیسەیە بۆمان خودا داویەتی بەگیان لە بەران ریەسی کەبەد معنای جگەرە ئازاری جگەر گەلێ زەرەرە کولیە گورچیلە کولیەتان بۆ دوو مەرارە زراو تیحاڵ سپڵی تۆ عێرق گشت ڕەگێ وەتین ڕەگی دڵ وەرید و وەدەج بۆ ڕەگی لامل ئەکحەل ڕەگێکە لە بن باڵی تۆ ناوەستێتەوە کە خوێنی دەرچوو شەریان وردە ڕەگ پەیوەندن بە دڵ شەراین جەمعە ئەی برای عاقڵ عەسەب پەی یعنی ڕەگی گەورەی وا کە هۆی پەیوەندن بۆ جومگە و ئەعزا تەنەفس معنای هەناسەدانە بۆ ناو و بۆ دەر مایەی ژیانە ئەگەر بە شێوەی دەنگی دڵگیرە بۆ دەر شەهیقە بۆ ناو زەفیرە جلد بە مەعنا پێست قەپاغی جوانە بۆ گۆشت و خوێن و ڕەگ و ئێسقانە باع ماوەی بەینی هەردوو دەستانە ذیراع سەرپەنجە تا ئەنیشکانە تەفر قولانجە شیبر چی بستە ئەم ئەندامانە بزانە بەستە هەر عوضوێ جوود بێ وەکو ئوذن و عەین حکمی تەئنیثە ئەی نووری عەینەین خامە باڵایە ڕەبعە چوارشانە معتەدیل شەخسی باڵامیانە تەویل درێژە قەسیر چی کورتە ضئل بێنرخە وەزعی ناپوختە قەزەم ئینسانی باوە عەمرەیە بە باوە قودرەت هەم ناوی هەیە لامیحە و سیما شێوەی ئینسانە ئەغڵەب لە ناو چاو ئەمە عەیانە غەث و هەزیل و نەحیف لاوازە سەمین قەڵەوە بەهێز و بازە نوتفە یعنی تۆم مایی زاوزێ ئەمشا تێکەڵە تۆمی نێر و مێ عەلەقە پارچە مڵغە گۆشتبارە جا کاتی ئەعزا و نەخش و نیگارە جەنین بەچکەیە ڕەحم مناڵدان ڕەزیع شیرەخۆر
هەتا 2 ساڵان طفل و وەلید و سەبی مناڵە مراهق نزیک بە 15 ساڵە یافع و شاب و شەرخ جوانە شەباب و شوبان گەلی جوانانە عەذرا کچێکە شووی نەکردبێ هیچ کەسێ دەستی بۆ نەبردبێ بکر و باکیرە بۆ کچ ئەوترێ بکر بۆ کوڕیش بەکار ئەهێنرێ عانیس قەیرەیە لە نێر و لەمێ بێژن و بێمێرد هەروە بمێنێ عەزەب و عەزەب بۆ ژن نەهێنا و عەزەبە ژنێکە بە شوو نەدرا و ثەیب پیاوێکە ژنی نەمابێ ثەیبە ژنێ مێردی فەوتا بێ هەروەها ئەرمەل لەگەڵ ئەرمەلە لە بۆ بێوەکان زۆر مستەعمەلە حائض بێنوێژە نەفسا زەیسانە مەشیمە چییە بۆ مناڵدانە حامل ئاوسە وەلود بزۆکە عەقیم و عاقیر شەخصی نەزۆکە کە هەل لە 30 ساڵ زیادە بە تەقدیر شائب و شەیخ و هەریم شەخصی پیر عەجووز پیرەژن هەم پیرە پیاوە شەیخە ژنی پیر وادانراوە زەوجیش هاوجوتە لە نێر و لەمێ زەوج لە بۆ نێرە و زەوجە لە بۆ مێ معنای من کولی زەوجەینی ئیثنەین ئەبێ بە گوێرەی ئەمەی بخوێنی بە معنایە تر زەوج بە معنا جووت بەعل بۆ مێردە بیزانە مەزبوط تەو ئەمەین بڵێ بۆ دوولفانە لیدە لەگەڵ تیر هاوتەمەنانە عرق ئارەقە زەبەد یعنی کەف ریق و بساق و ڕوضاب یعنی تف غەمس بە معنا ریپۆقی چاوە دمع فرمێسکە عەبرە بەدناوە نەخ ئاوی لوت نوخامە چڵمە لوعاب یعنی لیک بەڵغەم بەڵغەمە لوما ئاوی دەم بە پێی شەرع و دین هەموویان پاکن بیزانە یەقین قەی ڕشانەوە پیسە ئەم ئاوە چونکە لە مەعدەی گەرما کوڵاوە تەثاؤب باوێشک سوعال کۆکینە زوکام هەڵامەت عوتاس پژمینە تەجەشوع معنای قورقێنەدانە حەدرە نزگەرە چاکی بزانە مەنی ئاوی تۆم بە پێی شەرع پاکە وەدی ئاوێکی لنجی ڕووناکە مەذی ئاوێکی خستی سپیە دەرچوونی زۆرتر لەبەر قەبزیە بەول میزەکە هات بیکە ڕای مەگرە پیساییش چییە غائیت و عوذرە دەم بە معنا خوێن ڕوعاف خوێنی لوت قەرح و جەرح برین بیزانە مەزبوط نەفت بلۆقە قەیح و سەدید و ڕیم بە معنا کێمن ئەی برای سەلیم بێجگە لە مەنی پیسن ئەمانە شۆردنی شوێنیان پێویست بزانە سونان و زەفەر بۆنی بنباڵە بەخەر بۆنی دەم زۆر بەدفەساڵە عەقل و حیجر و لوب نوهیە یعنی هۆش پێشی ئەڵێن وێڵ مەبە فەرامۆش علم زانستە هەروەها ئیدراک لە بۆ دووشت بێ یا شتێکی تاک عەقل سیفەتی نەفسی ئینسانە عەقل هۆی علمە باشی بزانە ئەگەر بتەوێ وێنەیەکی جوان بۆ نەفس و عەقل و بۆ علمی ئینسان نەفس وەک شوشەی ئاوێنە وایە عەقل ڕووناکی بەسەر ئاوایە علم بە وێنەی ئەو وێنە وایە کە لە ناو مینای ئاوێنەدایە حەواسی خەمسە پێنج هەسەی جوان یەکەم لامیسە هێزی دەستلێدان سامیعە هێزی بیستنی دەنگە باسیرە هێزی ڕووناکی و ڕەنگە ذائقە هێزی چەشتنی تامە شامە هێزی بۆن بیزانە کامە ئیحساس وەرگرتن بەم حەواسانە تەعەقل بەدڵ چاکی بزانە ئەم پێنج هێزانە بەردەستی عەقڵن بناغەی بەرزی و پیرۆزی فەزڵن پێنج هێزی نهێن هەیە لای دەماغ دەماغ بەوانە ئەشوبهێ بە باغ حیس المشتەڕەک یەکەمیان لەمان وەرگری دەرکی پێنج حەواسەکان دووەمیان خەیاڵ بیزانە بێشەک خەزێنەداری حیسی مشتەڕەک سێهەم واهیمە و حافیظە چوارەم متەسەڕیفە پێنجەم خاترجەم لەمە و پاش ورد ورد بۆت بەیان ئەکەم ئیشی ئەمانە بەبێ زیاد و کەم علم دوو بەشە یەکەمیان تەصدیق بە معنى باوەڕ بیزانە تەحقیق تەصدیق و باوەڕ لە بۆ کەلامە ئەگەر خەبەر بێ وێنەی لە لامە بۆ ئیسبات ئەڵەیت فڵان هاتە لام لە نەفیا فڵان نەماوە لە لام زانستی غەیری ئەم جۆرە قسە هەر تەسەورە بەبێ وەسوەسە دووهەم تەسەور زانستی ئینسان بۆ غەیری خەبەر بیزانە ئاسان لە وشەی تاکە ئەسعەد و مەسعود لە مزافاتە وەزیری مەحمود لە ئینشاءاتە ئەعبود المەعبود
دڵت ساف بکە ئەگەی بە مەقسوود تصدیق چوار بەشە ئەی برای ئەمین ظن و تەقلید و جەهلی مڕەکەب یەقین ظن باوەڕێکە هێزی معلوم بێ بەڵام لە جەزمی دەڕون مەحروم بێ ئەڵەیت ئەو کەسەی بە شەو ئەگەڕێ ئەیەوێ بتزێ بزنێیان مەڕێ تەقلید باوەڕێ وەها جازیم بێ بەڵام مانەوەی غەیرە لازم بێ یعنی دامەزرێ لەسەر بیری غەیر وەکو شوێنکەوتووی ئیمامانی خەیر جەهل باوەڕێ لەسەر بەتاڵ بێ کەچی لای کابرایش زۆر بە کاماڵ بێ بەخۆی نازانێ لەسەر ناحەقە بۆیە دەماخی ئەوەندە ڕەقە گەلێ گرانە چاری ئەمانە مایەی فەسادن لە ڕووی زەمانە یەقین باوەڕێ بە جەزم و سەبات دوور بێ لە هەوای درۆ و خرافات وەکو باوەڕت بە شوعلەی هەتاو وەکو باوەڕت بە ڕەوانی ئاو یەقین پێویستە بۆ ئەهلی ئیمان تا باش ڕابگرێ ئیمان و پەیمان یەقین دوو بەشە بەدیهی یەکەم یعنی ئاشکرا بەبێ تۆز و تەم دووهەم نەزەری ئاشکرا نییە پێویستی فکر و بیری نەفسیە فکر و نەزەر و ڕەئی تێفکرین لەوە ئەیزانین تا حەق وەربگرین زانینی مەجهول ئەی برای جەلیل یا بە تعریفە یاخود بە دەلیل تعریف دەربڕین لە بۆ کونهی زات یا دەربڕینی خەواس لە سیفات ئەڵیت ئادەمی گیاندارە و زانا یا ئەڵیت بەشەر ژیرە و تەوانا دەلیل شارەزا یا ئەو بەیانە کە هۆی ئیسباتی مدعامانە بۆ وێنە ئەڵین ئەم دنیا یەکسەر پێویستە بە حەق خالقی ئەکبەر چون شتێ یەک بێ نەبوون و بوونی بێ خالق نابێ بوون و نەبوونی قەت باوەڕ مەکە بەبوون بە سوتفە ئاثار تابعی ئیرادەی سرفە شەک تەسەوورە معنای دوو دڵی ئینسانی دوو دڵ کورتە مەنزلی وەهم و تەخەیول هەم تەسەورن بۆ معنای تەصدیق وەک بەرابەرن ئەگەر باوەڕت ظەن بوو بەو حوکمە زانستی ئەو لای بزانە وەهمە ئەگەر تەقلید و جەهل و یەقینە ئەو لای تەخەیول داینێ لە سینە حسی مشتەرەک وەرئەگرێ ئەوەی بە پێنج هێزی خۆت تۆ دەرکی ئەکەی خەیاڵ هێزێکە بۆ توی ڕائەگرێ هەرچی بۆ حسی مشتەرەک ئەدرێ وەهم هێزێکە وەرئەگرێ ئەوەی معنای جزئی بێ و بە حس پێ نەگەی وەکو عەشقی تۆ بۆ خوڵقی مەحمود وەکو زەوقی تۆ بۆ دەرکی مەقسوود قووەی حافظە بەوە ئەوترێ ئەم معنایانە بۆ تۆ ڕائەگرێ متەسەڕیفە هێزێکی واتە حاکمە لەسەر ئەم معلوماتە ئەمانە هەموو جێیان دەماخە خاوەن دەماخان دڵیان پەرداخە قسە ڕابردوو حادیثە تازە قەضیە لە بۆ هەردوو لاسازە بە لوغەت ئەڵێم لوغەت منقوڵە عرفی منطقی لەسەر معقولە ئەڵێن قەضیە واتەیە وایە ئیمکانی درۆ و ڕاستی تێدایە بەحث یعنی باس مەسئلە معنا دەستورێکی عام لە ڕووی زەمانە جەلی ئاشکرا خەفی پەنهانە بەدیهی و نەزەریش بەم دوو معنانە غامیض و عوەیس مشکلە هەرسێ مەسئلەی سەختە لەسەر هەر کەسێ حرف چی تیپە وەکو ئەلفوبێ تیپ هەم بۆ ڕیزیش بەکار ئەهێنرێ مفرەد یەک لەفزە مڕەکەب تێکەڵ ئەویان وەکو زەید ئەمیان زەید ئەفضەل کەلیمە وشە کەوا تەنیا بێ کەلام وتارێ فایدەی تیا بێ قیراءە چییە خوێندنەوەیە نیسیان بە معنە بیرچوونەوەیە دەرس خوێندنە و لەقی پێگەین ئوستاد مامۆستای بەهۆش و تەمکین تلمیذ قوتابی فەهم تێگەین تا باش تێ بگەین باش پێش ئەکەوین مەدرسە و مەکتەب قوتابخانەیە معنای مەکتەبەیش کتێبخانەیە فەتین و ذەکی زیرەکی هۆشیار بەلید و غەبی کەودەنی بێکار ناجح شاگردی دەرچووی سەربەرزە ڕاسیب پاشکەوتووی بێسوود لە دەرزە جەهد و ئیجتیهاد سەعی تێکۆشین تەخەڕوج دەرچوون لە پاش پێگەین حیبر و میداد ڕەنگ میحبەرە دەوات قەلەم خامەیە با ببێ لەلات قیرتاس کاغەزە وەڕق یەک پەڕە سەحیفە بڵێ لە بۆ لاپەڕە کتاب نووسین بە هەر نەوعێ بێ ئیملا نووسینێ بە ڕەسمی خەت بێ تەسوید نووسینی یەکەم جارانە
شطب بمعنى خد پیاهێنانە ئینشاء دانانی ڕشتەی وتارە ئینشاد خوێندنەوەی بە ئیعتیبارە ریسالە و مەکتوب بمعنى نامە هەروە ریسالە معنای پەیامە تەوقیع ئیمزایە ختم وەرکردن ئیرسال بمعنى ڕەوانەکردن تومار بۆ لولەی کاغەزی نووسراو مەطوی پێچراوە منشور بۆ بڵاو طەی پێچەوانە نەشر بمعنى بڵاوەکردن ئەی ڕۆڵەی زانە طغڕا بمعنى ئیمزای شاهانە کە لەسەر سکە و ئەمر و فەرمانە ئەشهەل چاومیلە ئەکحەل چاوڕەشە بە کوردی کەژەڵ نەقی بێغەشە ئەبلەش تەوێڵپان ئەقڕەن بمعنى برۆ پەیوەستە لە پیاوەکانە ئەفلەج ئەو پیاوەی بڵاو بێدانی یا مابەینی پێی یا دەستەکانی ئەغەڕ و ئەنقا سپی بێلەکە ئەشقەر سووری شل ئەبڕەس بەڵەکە ئەملەس شتی ساف بە وێنەی بلور ئەسمەر گەنم ڕەنگ ئەحمەر یانێ سوور ئەخضەر یعنی سەوز ئەسوەد یعنی ڕەش ئەصفەر فاقع زەردێکی بێغەش ئەبیەس پیە ئەزرەق یعنی شین ئەریەحی خۆشخووی بەهۆش و تەمکین ئەصلەع سەر بێم و ئەشعەر مودارە ئادیر یعنی قۆڕ خاوەن ئازارە ئەقڕع کەچەڵە ئەعرەج بۆشەلە ئەشەل ئەعزایە خاوەن شەلەلە ئەسەم و ئەتڕەش ئینسانی کەڕە ئەجزەم پیاوی گول ئەجرەب لەش گەڕە ئەکمەه ئەو نێرەی بە کوێری ئەبێ ئەحوەل پیاوی خێل باش ئاگات لێبێ ئەعما پیاوی کوێر ئەعوەر یەکچاوە مەکفوف و ضەریر کوێری تەواوە ئەعمەش چاوکزە ئەعشاشە و کوێرە ئەخفەش چاو بچووک عەیبە بیژمێرە ئەطفەش پیاوێکە ناوقەدی لوتی داپلی شابێ بە نامەربووتی ئەڤەن لوتچڵمن ئەنکەع سووری وە توێک هەڵدا لوتی پێستەکەی بڕوە ئەعلەم و ئەفلەح بۆ لێو شەق بووە یەکەم بۆ ژوور و دووهەم ژێڕووە ئەخرەس و ئەبکەم بۆ پیاوی لاڵە ئەلکەن زمانگر عەیبی جەماڵە ئەلثەخ پیاوێکە زمان نابار بێ کە خوێندنەوەی عەیبی دیار بێ لە جێی خۆیەوە حرف دەرنەکە یا حرفێ بەغەیر ئالوگۆڕ بکە ضێ ئەکا بەڕێ ساد ئەکا بەسین هەروە حرفێتر ئەی برای شیرین ئەم جۆرە کەسە پێی ئەڵێن ئومی لە عورفی شەرعە بزانە حوکمی ئینسانێ وابێ نابێ بە ئیمام بۆ شەخسی قارئ خۆش لەهجە و کەلام بەڵام وا ئەڵێن هەندێ ئیمامان کەمێ لەمانە عەفوە لە لامان تەئتە و فەئفە بەو کەسە بڵێ تەکرار کاتەوە حرفی تێیا فێ ئەکرەش بەمەعنە پیاوی ورگزل ئەهبەل پیاوێکە بێهۆش و غافڵ ئەرعەس بێعەقڵە ئەحمەق ئەحمەقە لە ترسی ئەحمەق ڕابکەی حەقە هەر وەسفێ بۆ نێر وەزنی ئەفعەل بێ بۆ مێ فەعلائە بیزانە لەمجێ ئەخرەق لە بۆ نێر خەرقاء لە بۆ مێ یعنی یەکێوە کە عەقڵی کەم بێ شەعبان پیاوی تێر جوعان بۆ برسی شەهوان خاوەنی ئارەزووی نەفسی عەطشان و ضەمئان معنای تینووە ڕەیان ئەو نێرەی کە تێراو بووە غڵبان ڕق هەستا و نەدمان پەشیمان مەلیان یعنی پڕ ڕەحمان میهرەبان نەومان نووستووە یەقضان بێدارە شەعلان داگیرسا و شەوقەکەی دیارە تەیهان و حەیران یعنی سەرگەردان نەشوان سەرەتای حاڵی سەرخۆشان سەکران سەرخۆشە بەتڕان ئەو کەسە وا ڕاببوێرێ هەر ئەڵەی مەسە هەیمان تینووە و پیاوێکی وەها لە عەشقا سەری پڕ بێ لە سەودا فەعلان بۆ نێر بوو فەعلا لە بۆ مێ بخوێنەرەوە هەمزەی تیا نەبێ بخوێنەرەوە سەکران و سەکرا ئەو لە بۆ نێر و ئەم بۆ مێ وترا بۆ زۆری سیفەت هاتووە ئەفعەل وەکو ئەحسەن و ئەعلەم و ئەفضەل بۆ ئەم معنایە فوعلا لە بۆ مێ بخوێنەرەوە لەگەڵ بۆری فێ ئەحسەن لە بۆ پیا و حوسنا لە بۆ ژن یعنی زۆر جوان لە هەر بەشێ بن بەناء بەمەعنا وەستای بینایە هەروەها میعمار لە عورفاوایە بەزاز هەم بەگەز قماش ئەفرۆشێ بەقال بۆ بەیعی تەڕە ئەکۆشێ بەزار و وەشێن بەقار گاوانە بەیتار بەیتالی حەیوانەکانە تەممار ئەو کەسەی خورما ئەفرۆشێ جەمال وشترەوان بۆ خۆی ئەکۆشێ
جەبار دکتۆری ئێسکی شکستە، جەڕاح تیماری زامی بەدەستە، جەلاد داروەشێن جەزار قەسابە، جەلاب ڕاکێشەر ئیشی عەزابە، حەلاج هەلاجە، حەلاب حەیواندۆش، حەداد ئاسنگەر حەجار بەردفرۆش، حەفار چاڵ هەڵکەن حەلاف سوێنخۆرە، لە پاشە ڕۆژە عەزابی زۆرە، خەیاط بەرگدرو خەڕات خەڕاتە، خەشاب دارفرۆش ڵولە ساباتە، حەتاب ئەو کەسەی کە دار ئەکێشێ بۆ سوتەمەنی پێمان ئەفرۆشێ، حەلاق سەرتاشە حەیاک جۆڵایە، حەکار ڕاگری قوتی دونیایە، حەکاک مۆرهەڵکەن حەمال بارکێشە، حەیال فێڵبازە ئەنجامی ئێشە، خەمار ئەو کەسەی شەراب فرۆشە، هەم شەرابخۆری مەستی سەرخۆشە، خەتان دەلاکی بەوێڵ و کەماڵ ئامادە لە بۆ سونەتی مناڵ، خەفاف کەوشدرو خەباز نانەوە نانەکەی باش بێ سەد جار ماڵ ئاوا، خەڕاس و خەمال ئیشی تەخمینە لە دەغڵ و دانی ئەم سەرزەمینە، خەڕاس بە مەعنا موڕوو فرۆشە یا موڕوو تاشە بە بیر و هۆشە، خەواس ئەو کەسەی کە پوشی خورما بەرچینە ئەکا و میوەی تێ ئەخا، خەواف ترسنۆک خەوان نائەمین، خەفار نیگابان لە دزی بێدین، خەناس شەیتانی وەسوەسەی ئینسان، خوا بە لوتفی خۆی لایدا لە ڕێمان، دەباخ دەباخ کەر بۆ چەرمی حەیوان، دەواس گێرەکەر لە بۆ دەغڵ و دان، دەلال ڕانومای ئەهلی بازارە، دەهان خاوەن ڕۆن بە ئیعتیبارە، دەباس ئەو کەسەی دۆشاوە فرۆشێ، دەوار دێ و دەچێ بەتاو ئەخرۆشێ، دەلاک ئەو کەسەی دەست ئەخاتە لەش پاک ئەکاتەوە لەشی بەچڵک ڕەش، ڕەفا ئەو کەسەی جل پینە ئەکا، زەبال خەوش و خاڵ لە ڕێلا ئەبا، زەجاج بە مەعنا شوشە فرۆشە، زەمار بلوێرژەن ئاوازەی خۆشە، سەرڕاج زیندڕوو سەفاح و سەفاک، پیاوی خوێنڕێژی نامەردی ناپاک، سەباب و شەتام جنێو فرۆشە، چونکە دەماخ و دڵی نەخۆشە، شەواف کەسێکە شت زۆر ئەبینێ بۆ دۆزینەوەی مانگدا نامێنێ، سەفار مزگەرە سەباخ ڕەنکەرە، سەواغ و سائیغ بۆ زەڕەنگەرە، سەراف ئەو کەسەی ئەگۆڕێتەوە نەقدی بە نەقدی و ئەحەسێتەوە، سەواف تاجری خوری فرۆشە، سەڕام خاوەن چەرم بیزانە خۆشە، سەیاد ڕاوچیە ڕاوچی ڕەجاڵە، هۆی جیابوونەوەی دایک و مناڵە، تەیار بە مەعنا فڕۆکەوانە یا تەیرێ بفڕێ لەم ئاسمانە، تەحان ئاشەوان یا ئاش دروست کەر، تەباڵ تەبڵکوت بۆ خەیر و بۆ شەڕ، تەڕاز ئەو کەسەی نەقشی جل ئەکا، تەڕار ڕیزی مووی سەر و مل ئەکا، ضەعان ئەو کەسە کە زۆر ئەکابار، ظەلام بێدادە و زوڵم و ستەمکار، عەتار بۆن خۆشە و هەم وردە فرۆش، عەواد خاوەن عود دارێکە بۆن خۆش، عەیاب عەیبگرە عەشاب گیافرۆش، عەسال خاوەنە بۆ هەنگوێنی خۆش، عەیاش ئەو کەسەی بە هەوا و هەوەس، عمری سەرف ئەکا و گوێ نادا بە کەس، عەقاد گەردنبەند ئەهۆنێتەوە، زەوابیش ئەوەی ئەتوێنێتەوە، عەلاف بە لۆغەت عەلەف فرۆشە، لە عورفی عامە دەغڵ فرۆشە، عەشار دە یەک بەر یاخود سوودخۆرە، لەو دونیا ئەخوا سزای سەد جۆرە، عەیار ئینسانی خاوەن فێڵ و فڕ، موسریع پەلەکەر ئینسانی بەگوڕ، غەدار ستەمگەر غەماس عەیبگڕ، غەواس ڕۆ ئەچێ بە بەحرا بۆ دوڕ، غەیاب ئەو کەسەی پاشملە ئەدوێ، حەریک کەسێکە کە زۆر ببزوێ، فەڕا ئەو کەسەی کە کەوڵی نایاب ئەکڕێ و ئەفرۆشێ وەک کەوڵی سینجاب، فەساد خوێنگرە فەحام بە مەعنا، خەڵووس فرۆشە فەهام زۆر دانا، قەزاز بە مەعنا هەورێشمکارە، ئەوەی ژی کەوان ئەکا وەتارە، قەساس بە مەعنا ئەفسانە خوێنە، فەرڕاش ڕاخەری فەرش و نوێنە، قەساب سەربڕی حەیوان و وڵاغ، کەشاڵ ئەگرووی پێستی بۆ دەباغ، کەیاڵ ئەپێوێ من لە دەغڵودان، بەشیر فرۆشیش ئەوترێ لە بان، مەساح وەستایە بۆ پێوانی عەرز، ڕاست ئەکاتەوە شوێنی نەوی و بەرز، نەجار دارشتە نەقار بەرتاش، نەقاد وتەی چەوت جیا ئەکا لە باش، نەحاس مسفرۆش نەزاح ئاو هەڵگۆز،
نەمام فیتنەچی نەو ئاوایی و هۆس نەداف هەلاجی لۆکە و یاخود موو نەساک عابیدی خاوەن خوڵق و خوو غەزال ئەڕێسێ و نەساج ئەتەنێ وهاب ئەبەخشێ و ئەخاذ ئەسەنێ وەزان ئەکێشێ بە سەنگ و قەپان مەداح ئەخوێنێ بە ئاوازەی جوان هەماس تەعنەدەر لەماس لە قەمباز لە هەردوو دنیا نابن سەرفراز هومەزە و لومەزە کەسێکی وایە ئەم دوو سیفەتەی بە زۆری تایە بارع پیاوی بەرز بۆ ژن بارعە ذائع بەناوبانگ هەروە ذائعە ئەحەد الئەحەدەین ئەوحەد و وەحید هەڵکەوتوو هەروە نابیغە و فەرید عیسامی کەسێ بۆ خۆی پێبگا بەکردەوەی چاک بە دڵی ئاگا عیظامی ئەوەی بە قەدری مردوو ناوبانگی لەلای هاوڕێیان دەرچوو سامی کەسێکە بوڵەند هیممەت بێ عەزیز ئینسانێ خاوەن حورمەت بێ ئەریەح جێی گوشاد ئەریەحی خۆشخوو لەیلەتون ڕەوحە شەوێکی خۆش بوو زەعیم سەرۆکە جەلیل بەقەدرە عەظیم و کەبیر بەمەعنا گەورە ئەلمەعی لەگەڵ لەوزەعی تیژبیر ذەکی زیرەکە و حەکیم بەتەدبیر کەییس و فەتین ئینسانی ژیرە داهیە بەڵاو خاوەن تەدبیرە مثەقەف خوگر بە خوێندەواری فەقیه بۆ زانای ئایینی باری فەسیح بەمەعنا شەخسی قسەزان پیاوی معنازان پێی ئەڵێن کەشاف بەلیغ کەسێکە وتاری بەرزە شوێن چۆن هەڵبگرێ بدوێ بەو تەرزە قەرم و شوجاع و بەتەڵ پاڵەوان غەیور بە غیرەت عەیف کارزان جاهید و ساعی یعنی تێکۆشەر داعی و داعیەیش بمعنا بانگەر حافظ پارێزگار ڕاعی چاودێرە واعی تێگەیی و کادیر کارگێڕە وازیع ئەوەیە بتگێڕێتەوە لەو کارەی خێری لێ نەبێتەوە حاکم فەرماندار عادل دادگەر خۆشی بخاتە نەو بینی بەشەر خەلوق کەسێکە خوڵق و خوی چاکە ئەمین ئەو کەسەی دەست و دڵپاکە لەین شتی نەرم هەین ئارامە مجامیل شەخسی شیرین کەلامە سەموح و عەفوو کەسێکی وایە مەردی و چاوپۆشی ئەکا بەمایە عەتوف و ڕەئوف شەفیق میهرەبان حازم تند و تۆڵ حاریس پاسەوان حەیی شەرمنە جەسوور نەترسە خەفیف چی سووکە ثەقیلیش قورسە کەریم و جەواد سەخی بەخشندە شەخسی دڵگوشاد زۆر بەهرەمەندە قەنوع و قانع شەخسی بەقنیات بۆ ماڵی دنیا ئاوڕی خۆی نابات زاهید ئینسانی دوور لە دنیایە هیچی بۆ دنیا قەت بەسەر نایە حەسوور و نەزیە عەفیف خاوێنە پاکە بە دڵ و دەست و داوێنە شەهم جوانمەرد باسیل ئازایە کەتوم سری خۆی لەدەم دەرنایە متەکەلیم چی خاوەن وتارە کەلیم ئەو کەسەی کە هاوگوفتارە مخاتب ئەوەی قسەی بۆ ئەکەی غائب دیار نییە کە ناوی ئەبەی کاتب بنووسە بۆ هەر جۆرێ بێ یعنی بۆ پەخشان یا هۆنراوە بێ نازیم ئەو کەسەی ئەهۆنێتەوە شێوەی ورد و جوان ئەدۆزێتەوە شاعیر شعر ئەڵێ لە کانگەی شعور قاس چیرۆک نووسی باسی ورد و دوور ئەدیب ئەدەبدار مایەی تەواوە چ لە پەخشان و چ لە هۆنراوە بە بەرزی ئەدەب کۆمەڵیش بەرزە کۆمەڵ چۆن بژی ئەمیش بەو تەرزە سەحەفی معنای ڕۆژنامە نووسە گەر ئازاد نەبێ گەل لێی مەئیوسە حەریف هاوپیشە زەمیل هاو ئیشە ئینسانی بێ ئیش دڵی پڕتەشویشە حەوڕا و عەینا ژنی سپی و جوان حوڕن عین جەمعە لە ئایەی قورئان عوڕبن ئەتراب سپی و هاوتەمەن بە وێنەی ریزی چناری چەمەن مالیک خاوەن ماڵ مەلیک پاشایە مەلەک فریشتەی پاکی خودایە وەجیه ڕوودارە غەنی دەوڵەمەند مسکین و فەقیر گەدای دەردمەند نائیم نووسووە یەقظان بە خەبەر عاتڵ بێ ئیشە عامیلیش ئیشکەر فاریس ئەسپ سوار ڕاکب سوارە سواری هەرچی بێ فەرق نییە دیارە ڕاجیل و ماشی و ڕەجلان پیادە حافی پێپەتی وەقیع ئیفتادە منتەعیل لەگەڵ محتەذی بڵێ لەبۆ ئەو کەسەی کەوشی والە پێ کاریب و فەلاح معنای جوتیارە حارث تو داچێن ساقی ئاویارە ناطور باخەوان زارع زەرع کەر خادم و غولام بمعنا نۆکەر نەزل و حەقیر و ضەئیل بێقەدرە
مایەی بێقەدریش تەماع و غەدرە باغی ئەو کەسەی لا بدا لە حەق یا دەرچێ لە ڕێی ئیمامی مطلق غادر و ظالم جائر ستەمکار بە ستەم وڵات لێی ئەبڕێ قەرار مشاغب شەخسی شەرهەڵگیرسێنە سەرەتای قسە و دوایەکەی خوێنە شەریز بەدخووە هائیجی عنی هار مغامر بێبیر ئەڕواتە ناو کار تائیش پیاوێکە بێشعورانە بکەوێتە ئیش وێنەی دێوانە عەسەبی کەسێ کە هات بەسەریا بەرگ و پۆشاکیش ئەدڕێ لە بەریا سائیل هەڵمەت بەر بەهێز و بەگوڕ لەسەر هیچ و پوچ خۆی ئەنێتە قوڕ ثائیر شۆڕژگێر ثەورە شۆڕشە عەبوس ڕووگرژە لە خێر بێبەشە بەلید و غەبی کۆڵ و کەودەنە سەطحی سادە لەوح بێعیلم و فەنە حەقود و ضەغین بۆ خاوەن کینە سەخامە و وەغەست بۆ چڵکی سینە حەسوود زرگینە زولوەجهەین دووڕوو عەیون و عائین چاوپیسی بەدخوو واشی قسەکەر بە شێوەی پیلان ساعی قسەی بەد دێنێتە ناوان نەغەڵ و زەنیم زۆڵ ئەثیم بە تاوان نەمام قسەگێڕ بۆ فیتنەی زەمان نەسیب کەسێکە باوگناسراو دەعی نیسبەتی بە خەڵکی دراو معجەب ئەوەیە خۆی بە باش دانێ مخەنەس خوڵقی وەک هیچ نان بێ ئیممەعە شەخسی بێشعور و فام ئەکەوێتە دووی بیری خاس و عام توفەیلی ئەوەی خۆی هەڵ ئەواسێ بە دوای کەسێکدا بێوەی بیناسێ مختال و فەخور شەخسی خاوەن فیز ڕەشید فامیدە سەفیه بێتەمیز فەهیە کەسێکە بێدەم و زمان کە مەبەستی خۆی باش نەکا بەیان جاریە و عەبد کەنیز و بەندە معتیق و مەولا عەبد ئازاد کردە عتیق و معتوق ئازاد کراوە مکاتەب بەندەی قەوڵ پێدراوە خەلق و ئیبداع و تەکوین و ئیجاد هەموو سیفەتن بۆ ڕەب العیباد یعنی لە نەبوون شت دروستکردن هادی ڕەهنمون هودا ڕەهبردن هیدایەت معنای ڕێپیشاندانە تەزلیلیش بمعنای سەرلێتێکدانە لطف هێزدانە بۆ فەرمانبەری عیسمە پاراستن لە تاوانباری تەوفیق ئەوەیە خودای دوو جیهان هۆی ئیشی چاکت بۆ بکە ئاسان خەذل بە معنە تەوفیق نەدانە ئەمانە هەموو بەدەست یەزدانە سیفەتەکانی ئینسان ڕشد و ڕەشەد و ئیهتیدا یعنی بە حەق گەیشتن ئەبێ بیزانی زەیخیش بە معنە لە ڕێی حەقلادان نەزع وەسوەسە و خوتورەی شەیتان نەزعە مەیلی دڵ بۆ خرابیان چاک هۆی نەزعەی چاکی هاونشینی پاک کەسب ئەوەیە لەسەر خواستی دڵ لە کردەوەدا خۆت نەکەی ماتڵ ڕوود لە هەرچی کرد خودا حازرە بۆ دروست ئەکا چونکی قادرە ئیختیار معنای وەرگرتنی دڵ لایە لە دوولا بۆت ئەبێ حاصڵ تەقوا پارێزە لە نافەرمانی بەدڵ و بەلەش هەتا ئەتوانی وەڕع لادانە لە ئیشی دووسەر نەکاتوش ببێ بەسەری خەتەر زهد بە معنە تەرکی دنیایە یعنی دنیایە کە عەیبی تایە شەفاعەت کە ڕەجا ئومێدە قەت ئومێد مەبڕە لەو جێی ئومێدە دوعا سکاڵا و پاڕانەوەی تۆ لای خودای جیهان مەرحەمەت بەکۆ نەجوا و مناجات قسەی پەنهانە هەم دوعا و نزای حاجەتمەندانە ئیطاعە معنای فەرمانبەرداری عیسیان بە معنە تاوانکرداری غەی و ضەلالە گومڕایی دڵێ گومڕابێ دوور لە مەنزڵە سەعادە معنای پیرۆزی ئەنجام بە بەختیاری گەیین بە مەرام شەقاوە معنای بەدبەختی ئینسان مانەوە و مردن بە شێوەی نوقسان لە بۆ هەر ئیشێ بە جۆش و تاوی دیارە بۆ ئەوە دروست کراوی ڕوو ئەکا لە خەیر ئەوەی ئازادە دەرگای مەرحەمەت دائیم گوشادە نیفاق دووڕوویی ڕیا پێشچاوی مرووەت مەردی جەفۆ ناپیاوی حەیا شەرمنی جەسارە عەکسە ڕووسەختی بێشەرم ئەنجامی نەقسە حلم حەوسەڵە و خۆڕاگرتنە لە ئیشی نابار خۆ دوورخستنە خەجالە معنای شەرمەزاریە هۆی واتەی نابار یا بەدکاریە شەکوا هاوارە لە ئێش و ئازار یا لە ستەمی نامەردی بەدکار علم زانستە جەهل نەزانین وعی بە معنە بەدڵ تێگەین عەزم و عەزیمە و سەریمە هەرسێ پتەوی نیازە لە بۆ هەر کەسێ ڕەیب و تەڕەدود شەک و وەسوەسە هەموو بە معنە دوودڵی شەخصە فەزع ئرتیباک قەلق بە معنە
دڵ بۆ ئارامی نەیبێتەوانە ثەبات ئیطمیئنان حەزم بە مەعنا دڵێ هاتوو بێ و ئارام و توانە ئەسەف و ئەسا حوزن و غەم و هەم زویری دڵە لە زۆر و لە کەم حوزن خەفەتێ بۆ ڕابردوو بێ خەوفیش ترسانە لەو شتەی کە دێ مەلال و مەلەل سەئم و سەئامە ماندووبوونی دڵ عەرەزی عامە شەجاعە معنای دڵ ئەستوریە شەهامە معنای جوانمەردیە جود و سەخاوەت بەذل بەخشینە جەهد و ئیجتیهاد بۆ تێکۆشینە شح و بخل و لؤم ڕژدی ئینسانە ئەو کەسەی ڕژدە ڕوو لە نوقسانە تەخویف و تەحذیر ئیرهاب ترساندن هەروەها ئینذار ضەغت و شاردن تەهدید و وەعید معنای هەڕەشە عەدل و تەوبیخ و لەوم سەرزەنشە عیتاب گلەیی بەس دەربڕینە زۆربەی گلەیی لەدەست بڕینە نەزیرە ئەنات تەئەنی مهلەت مۆڵەتە سەولەت بە مەعنا هەڵمەت عەجەلە و ئیستیعجال بە مەعنا پەلە پێی پەلەپەل کەر ساغیش بێشەلە هجوم هێرشە ئینهیزام شکان ئینسیحاب معنای بۆ دواوە کشان عەدل و عەدالە دادپەروەریە ظڵم و غەدر و بەغی ستەمکاریە فیسق و فجور چی شەهوەتبازیە عیفەت دووریە لەم ناسازیە شەبەق و غیلمەت هێرشی ئارەزوو ئاگات لە خۆت بێ نەتبازوو بەزوو تەواضوع معنای خۆدانەواندن لەبەر پیاوەتی نەک خۆشکاندن تەکەببر فیزە غڕور بایی بوون هەرکەس بایی بێ ئەڕوا سەرنگون طغیان لادانە لە ئەندازەی حەق ئیعتیدا عیدا زوڵمە بە ناحەق کنود و جوحود عناد بەمانە بەگژ ڕاستاچوون لە ڕووی زەمانە سەریقە دزی غەسب داگرتن اختلاس بڵێ بۆشت فڕاندن ئەحواڵی ئینسان نوعاس و نەوزە هەروەها سینە هجوع و هجود ڕقود نووستنە نەوم خەو سەهر یەقضە بێداری خەیرە بۆ نوێژ و بۆ یادی باری ڕوئیا بە مەعنا بینینە بە خەو طەیف لەگەڵ کەڕا ئەوەی دێتە خەو ڕەئی و عەقیدە باوەری دڵە ڕۆیە بینینی بە چاو حاصڵە هەروەها ئیبسار سەمع بیستنە ئیصغا ئیستیماع گوێڕاگرتنە ذەوق چی چەشتنە طەعم نۆشینە مەس دەستلێدانە لەبس پۆشینە لەمس ئەوەیە پێست بەڕووتی بدا لە پێستی بەڕووت و قووتی قەول چی وتنی لەفزێ بە مەعنا نوتق وتنە ئەی برای زانە تعبیر و بەیان ئەوەیە بە زمان مەبەست دەربڕی بۆ ئەهلی جیهان صدق یعنی ڕاست کذب درۆیە هەذی و هەذەیان پوچی بێهۆیە فەساحە پوختەی واتە ڕەوانی بەلاغە ڕێکی وەخت و مەکانی ئەکل خواردنە شڕب خواردنەوە مەج بڵێ لە بۆ شتفینەوە مەزغ جاوینە لە بۆ مایەدار بەلع قودانە تا بڕواتە خوار مەز هەڵمژینە لە بۆ وێنەی شیر یا ئاوی هەنار کوتراوی دڵگیر کەڕع ئەوەیە بە وێنەی شوان دەم بنێتە ناو ئاوی کانیەکان لوقمە تیکەیە جورعەچی یەک قوم قەترە یەک دڵۆب ڕەشحەچی یەک نم غەسە گەڕ و گڕ لە ئاو و لە نان هەنی و مەریء گەوار و ڕەوان ضەحک پێکەنین تەبەسوم خەندە قەهقەهە قاقا بۆ شەخسی ڕەندە میزاح گاڵتەیەک بوترێ بەدەم ڕاست بێقەید ناکە دەم و کەمکەم لەهو لە عەبچی گەپ و گاڵتەکان عەفرە هەم زەلە هەڵکەوتنی زمان میڕا و جیدال معنای دەمبازی بۆ حەق بێ باشە نەک بۆ ناسازی ئیلحاح و لەجاج لەسەر شت ڕۆیین بەکردەوە بێ یاخود بەدوین سیر پەنهان جەهر عەلەن ئاشکرا ئیعلان دەربڕین هەرچۆن پێت کرا ئیعطاء پێدانە ئەخذ وەرگرتن ئیطلاق بەردانە ئیمساک ڕاگرتن قەتل کوشتنە ضەرب لێدانە دەفع بە مەعنا دەست پێوەنانە وەک زوولەک زوولەکم لێدانی مستە لەتم شەقازلە بە بەری دەستە وەقس بە مەعنا ملشکاندنە وەقڵ لێدانی کە هۆی مردنە حەذف لێدانە لە گیاندار بەدار خەذف پەلەپیتکەی دوو پەنجەی نابار فەسم پساندن قەسم شکاندن قەتع بڕینە تەقویس چەماندن بەست کردنەوە قەبض قوچاندن لە بۆ دەستی خۆت عەرض نواندن جموجوڵی ئادەمیزاد سکون نەجوڵان حەرەکە جوڵانە ثەبات مانەوە نەهضەتەکانە قیام هەستانە وقوف ڕاوەستان قعود و جلوس بۆ دانیشتنتان
سیر چی ڕۆیشتن تەفر باز بردن عدو ڕەقس چی یعنی ڕاکردن مەشی ڕۆیشتن بە گوێرەی عادەت هەروەلە لۆقە وەثبەچی هەڵمەت ئیضطیجاع بڵێ معنای پاڵکەوتن ئیستیلقا یعنی بە پشتاکەوتن زەحلەقە یعنی قنگە خلیسکێ بۆ کاتی گاڵتە و بۆ مناڵ ئەبێ نزول داپەڕین سعود سەرکەوتن انحدار معنای بەرەو خوار هاتن سقوط و هەوی معنای داکەوتن عثرە و ئینزیلاق بۆ پێ هەڵکەوتن تەسەلق معنای هەڵچوون بەدارە تەسەور سەرچوون بە ڕووی دیوارە تەبەوع چییە معنای جێگرتن تەدەهور تێکچوون زیان تێکەوتن خەلع داڕنین لەبس پۆشینە ڕکوب سواربوون طعم نۆشینە ئیوا بە معنە جێکردنەوە ئیعادە یعنی هەناردنەوە نەظافە پاکی تەنظیف پاکردن ئادابی دینە پاکی ڕاگرتن حەلق تاشینە نەتف هەڵکەندن تەقسیر بە معنە کورتەوەکردن غەسل و ئیغتیسال یعنی خۆشۆرین تەقلیم الأظفار چینی نۆک بڕین ئیستیاق معنای بە شەرع بزانە سیواک بەدەم و داناهێنانە کاتی دەستنوێژ و غوسل و نوێژکردن یا گۆڕانی دەم لە قسە نەکردن کاتی نووستن و هەستانت لە خەو سیواک سنەتە چ ڕۆژ بێت شەو ئیتقان بە معنە ئیشی باشکردن ئینساف عنوانە بۆ حەق ڕاگرتن ئیقبال ڕووکردن ئیدبار بۆ عەکسە یا بەختیاری و بەدبەختی شەخصە اتفاق معنای ڕێکەوتنی گەل اختلاف تێکچوون بە بیر یا عەمەل انتقام معنای تۆڵە وەرگرتن ئیستیدام معنای دووشت لێکەوتن استقلال معنای سربەخۆییە غەیری ئازادی ڕەنجەڕۆییە استغلال معنای بەهرەوەرگرتن انتهاز معنای شوێنی هەڵکەوتن ئیکتیناف معنای گرتنە تەنشت تەدابوڕ معنای پشتکردن لە پشت تەواجه معنای ڕوولەیەککردن احتیضان معنای لە باوەشگرتن تەوەجه معنای ڕووتێکردنە تەوەلی معنای پشت هەڵکردنە تەوەلی دیسان سەرداری کردن یاخود کاروبار بەڕێوەبردن تەعاون معنای یارمەتی یەکدان تەظاهر معنای پشت لە پشتدانان تەعانق معنای دەستکردنە مل تەفاڕق جیایی بەلەش یا بەدڵ تەصافح معنای دەست لە دەستدانە ئەم شێوە شێوەی موسڵمانانە تەفاؤل ڕجای ئەنجامی سالم عەکسی تەطەیور لەگەڵ تەشاؤم تەئامر معنای فروفێڵکردن لەگەلێکەوە بە قەسدی کوشتن تەخاذل یعنی خۆزەلیلکردن تەنابوس جنێ و بە یەکتر وتن تەعەسوب هێزە لە بۆ خودخواهی ئەبێ بەهۆی بێجاهی تەخەلوس یعنی خۆڕزگارکردن تەمەلوس هەروە بۆ فێڵ دەستبردن تەقەلوس معنای کەمبوونەوەیە تەجەسوس لە شت کۆڵینەوەیە دەعم لێکدانە بۆ هێز یان زیان دەعس شێلانە وەک لە ڕێگاوبان تەنەبوء یعنی خەبەردان لە غەیب بۆ غەیری ڕەسوول هەر گومانە و ڕەیب تەکەهون هەروە بۆ خەبەردانە هۆی ئەمە فکر و حەدسی ئینسانە بەڵێ وا ئەبێ هەر بە قەرینەی حاڵ تێ ئەگا ئینسان وەزعی ئیستیقباڵ جلوبەرگ کیسوە پۆشاکە هەم ثەوب و لیباس قەباء کەوایە قەمیس چی کراس سەراویل دەرپێ تکە دوو خوێنە میتەک شتێکە دوو خوێن چەسپێنە ئیزرار بۆ بەینی ناوک و ئەژنۆیە دەرپێ داپۆشی عەوڕەتی تۆیە هیلالە بەرگێ کە ئەکرێتە بەر لە ژێر جلەوە بۆ پاکی بەشەر توبان دەرپێی کورت ئەوڕەت داپۆشە دیثار لەش پۆشی ساغ و نەخۆشە یەلمەق کورتەکێ لەسەر کەوایە سیخمە ئەو سوخمەی کە قۆپچەی تایە زر دوگمە و عڕوە کونی دوگمەیە شەد داخستنی ئەو دوگمەیە جوبە جبەیە عەبا عەبایە زۆربەی پۆشاکی شێخ و مەلایە ظیهارە پشت و بیتانە بۆ بەر لە بەرگی دووتۆی کە ئەیکەیتە بەر جلباب چارشێوە خیمار سەرپۆشە ڕیدە لەشپۆشە و نیقاب ڕووپۆشە حیزام و نیتاق منتەقە پشتێن عەرقیە کڵاو لیحافچی نوێن ئیمامە سەرپێچ یعنی مێزەرە بۆ سەید ڕەنگی سەوز معتەبەرە عیقال عەگاڵە کەفیە دەسماڵ دەمیری سەڵتەی پیاوی خاوەن ماڵ قوندەرە قۆندەرە حیذاءچی کەوشە یەمەنی کەوشی سافی بێخەوشە جوڕاب گۆرەوی ڕان پوزەوانە قیفاز و لەفوف دەستکێشەکانە خوف وەک گۆرەوی لە پێستی حەیوان مسحی سنەتە بیزانە زۆر جوان نەعل لە چەرم و قەباب لە دارە پێڵاوی ناوماڵ بۆ خەڵکی شارە
ڕست بەرگی کۆنە ببە خەبەردار هەروەها خەلق بەلامی سەردار تاج گڵاوێکە پڕ لە گەوهەرە شایانی گەورەی خاوەن هونەرە ئیکلیل تاجێکە لە دوور چنراوە لە بۆ سەرۆکی وڵاتان باوە عەرش بە مەعنا تەختی پاشایە بۆ فەرمانڕەوای دینیش ڕەوایە حەمایل بەندی شمشێری ملە ڕاوێژە چەکی پیاوی کامیلە ویسام نیشانەی سەرقۆڵ و شانە نیشانەی پاشا و ئەفسەرەکانە سەولەجان گۆچان عەسا عاسایە میڵەلە چەتری باران و سایە مشەممەع بەرگێ کە ئەکرێتە بەر کاتێک کە باران دە ئەکا لەسەر میحبەس و خاتەم ئەموستیلەی دەست فەسچی میرخانەی بۆ جوانی مەبەست لەعل و مەرجان و فەیروزەج ئەڵماس بەردی بە نرخن لە لای دۆڕشناس خاتەم هەم معنای مۆریش ئەبەخشێ داوێنی نامەی پێوە ئەنەخشێ سەبحە تەسبێحە تەعویذ نوشتەیە شیعار علامەت عەقد ڕشتەیە ڕەتیمە بەنێ لە پەنجەی بەستی بۆ بیرکردنەوەی کاتی سەرمەستی بەڵام ئەگەر من دەربچم لە یاد کەی تاڵێ بەنم ئەگا بە فریاد حولی خشڵی زێر یا مجەوهەرات ژن ئەیدا لە خۆی گەر بۆی دەست بدات قوڕت گوارەیە هی گوێی ژنانە خیزامە ناوە بۆل و تەوانە عقد و قیلادە ملەوانەیە شەمسە شام و ڕووی ناو ئەوانەیە ویشاخ ئەوترێ بۆ قۆڵەوانە سیوار بازنە خەلخال پاوانە توڕتوڕ کڵاوی قوچی گەوهەربەند لەسەری ئەنێن ژنی دەوڵەمەند عەقیق و یاقوت دوو گەوهەری ئاڵ حیرزیش بۆ مورووی ڕەش و سپی و کاڵ کوحل کلەیە ئیسمیت سورمەیە حەنا خەنەیە وەسمە وسمەیە ڕوقعە بە مەعنای پارچەی دابڕاو مڕەقع پینە و پەڕۆ بۆ کراو باوە لای خەڵکی خاکی هیندوستان جلیان جوان ئەکەن بە پینەی جوان تەتریف بە مەعنا پەراوێزدانان هەم چمکەکردن بۆ بوخچەی ژنان تەتریز بە مەعنای نەخش و نیگارە زۆربەی بۆ بەرگی شۆخ و نازدارە ماڵ و پێویستیەکانی ناوماڵ دار یعنی خانوو بابچی دەرگایە ریتاج دەروازەی گەورە بینایە عەتەبە کەوشکەن و داری ژێر دەرگا بەیت و غورفە چی یەک هۆدەی تەنیا جدار دیوار و سەتح سەربانە سەقف سەرمیچی خانووەکانە میشکات تاقێکە دیوە و دەر نەبێ کووە دیوە دەر گەورە سەر نەبێ سولەم پەیژەیە ڕەف چیە ڕەفە مەخزەن گەنجینە جێی وردە زەرفە ڕەحبە بەردەرگا سوفە سەکۆیە سەحن حەوشی پان پێویستی تۆیە سەرداب ژێرزەوی دیهلیز داڵانە میزاب پلوسکی ئاوی سەربانە شورفە باڵاجیەی خانووی تۆیان من شوباک پەنجەرە و مەحجەرەی کونکون فەوقانی ژوورو تەحتانی ژێرو مەعبەر و مەمەڕ ڕێگەی هاتووچۆ و حەریم بۆ خانوو یا هەر شتێ بێ ئەو شوێنانەیە پێویستی پێبێ حەمام حەمامە بە مەعنا گەرما و جێگای خۆشۆردن بە سابوون و ئاو مەطبەخ چێشتخانە تەنور تەنورە ناوەکەی هەموو هەر خشتی سوورە مەخبەز و فڕن جێگەی نانکردن نان ئەبێ بەهۆی ئیمان دەربردن پێویستی خانووبەرە ئیجانە سەتڵی لە جێدامەزراو لە بۆ خۆشتن یا جل لەسەر ئاو قفل هەر قفڵە میفتاح کلیلە میغلاق داخەرە بە وێنەی میلە جەناب دەشتێکە لە لای ماڵایە حەسار دیوارێک کە بە دەوریایە سەقیفە سەکۆ و کەپری گەرمایە سەریفە زنجە لقی خورمایە خەیمە خێوەتە مخەیەم جێگا ریف شوێنی ئاودار لە دەشت و سارە مەسیف هەوارگە بۆ هاوینانە مەشتا مەنزڵی فەسلی زستانە سوکە کۆڵانێ بەربەرەڵا بێ سودە کۆڵانێ ئەو لای گیرا بێ طەریق و سیڕات سەبیل ڕێگایە شارع شەقامێ لە ناو شارایە حەسیر حەسیرە لیبید نمەدە متەکا پشتی سەرین میخەددە زوربی و بیسات مانای فەرشی پان زیلیە قاڵی بۆ فەرشی دیوان سەجادە فەرشێ وێنەی بەرماڵە نەخشین و ڕەنگین بە چەند ئەشکاڵە ملحەفە و لیحاف لێفەی شەوانە بۆ سەرمای زستان چەشنی قەڵغانە سیتر و ستار و حیجاب پەردەیە بۆ پشتی دەرگا یان ناو هۆدەیە مەهد بێشکەیە هەروەها میهاد
شەدە دەسرازە جەمعەکەی شیداد. نار یعنی ئاگر، مە بە مەعنا ئاو، شەرارە پزیسکی ئاگری بەتاو، لە هەبوو لەهیب لەضا بە مەعنا، بڵێسەی ئاگر کە زۆری هێنا، وەقود دانراوە بۆ سوتەمەنی، لە نەوت و دار و بەردی مەعدەنی، جەمرە یا جەذوە پشکۆیە قەبەس، بۆ دەستە چێڵەی داگیرساوە و بەس، دوخان دووکەڵە فەحم خەڵوزە، ڕەمات خۆڵەمێش غوبار چی تۆزە، ئەسفیە چییە بەردی ئاگردان، ئەتمە کوان و جێگای چێژلێنان، میرجەل مەنجەڵە قیدر چی دیزە، ملعەقە کەوچک میغرەف کەوجیزە، میلقەت و میلقات مەسەی ئاگرە، منقاش مەقاشی ئاگر دەرکەرە، میتڵەمە و شەویک تیرۆکی دارە، ساجیش هەر ساجە ئاشکرا و دیارە، منخەل بێژنگە هەروەها غیربال، نوخالە سۆسە ئەڕوا بە بەتاڵ، سەحم قاپێکی بچووکی ماڵە، هەم تەختی گوێچکە و حەوشی بەتاڵە، سەحفە کاسەیە ئەوەندە بگرێ، نەفسی 5 کەسی پێ ئارام بگرێ، عوس کاسەی گەورەی بەرزی پێچکەدار، وەک کاسەی شەکر تاشراو لە دار، قەسعە کاسەیە مزیا گڵینە، مەشرەبە شەربە ئیبریق مەسینە، سیقایە ئاودان سەقا جەوەندە، ساقی ئاودەرە شەن یعنی کوندە، سەتڵ یعنی سەتڵ بۆ گەل ئەستاڵە، قەدەح و کەئس یعنی پیاڵە، مائیدە و سوفرە خوانی چێشت و نان، سینی سینیە تەبەق نانەشان، زیق یعنی خیگە مەسک مەشکەیە، دەن و خابیە و ڕاقوت کوپەیە، کوز معنای گۆزە گەورە و بچکۆڵە، کوب ناوی گۆزەی بێدەس و لولە، عڕوە دەستبەندە ئونبوب چیلولە، عڕوەت الوثقا دینی ڕەسوولە. تەشت و تەست هەردوو بە معنای تەشتە، زەرف و ئانیە و ماعون بۆ گشتە، سندوق سندوقە قاسە جێی پارە، سڕە کیسەی پڕ مایەی هەزارە، جوون قوتووی عەترە بودەقە بۆتە، بۆ تواندنەوەی مەعدەن مەزبووتە، قیندیل و نیبڕاس میسباح چرایە، فانوس چرایەک شەو لە دەستایە، مەنارە پیرسۆز کورسی چرایە، هەم بینای بەرزی بانگ و سەڵایە، ئاگر هەڵگیرسان ئیشعال و ئیقاد، کوژاندنەوەی ئیطفا و ئیخماد، میطفات ئەسبابی ئاگر کوژاندن، دەفعی مەترسی سوتان و مردن، سکین و شوفرە بۆ کێرد و چەقۆ، میبرد قەڵەمبڕ پێویستە بۆ تۆ، میقراض و میقەس بۆ قوماش بڕین، میبضاعە بۆ گۆشت یا ئاسن بڕین، فەسان هەسانە بەردی کانی باش، وەکو هەسانی دەی دەری و نشکاش، هی یەکەم سەوزە و هی دووەم سوورە، هەسانی ئەم دوو دێیە مەشهورە، زاد یعنی توێشوو هاوڕێی سەفەرە، مەزادەیش ناوە بۆ توێشەبەرە، ڕاویە حەیوانێ ئاوی پێبێنی، دیلە ئەو پەتەی پێی دەرئەهێنی، سیجال و دەل و بۆ دۆڵچەی ئاوە، ئەلحەرب و سیجال لەم وەرگیراوە، میحلەب بۆ کاسەی شیردۆشەکانە، میسفات شیر پاڵۆک باشی بزانە، تەسفیە معنای سافکردنی ئاو، تەقدیر بە تکتک وەرئەگرێ لە ناو، ئینبیق ئالەتی تەقتیری ئاوە، لە لای دکتۆران بە زۆری باوە، میهەفە و میڕواح میڕوەحە هەروە، معنای باوەشێن بۆ ساردی هەوا، میکنەسە گسکە میکسەحە هەروە، ڕەشاش ئاوپرژێن لە گەرمی هەوا، میندەفکەوان و چەکەی هەلاجە، مەحلەج کارخانەی شوێنی ئینتاجە، ئێرناس ئاسنی دووکەڵەی دەزووە، بۆ لۆکە ڕستن پێویستت بووە، میکەب بەکرەیە کوببە گلە دەزوو، هەروە ئەوترێ بۆ گڵۆڵەی موو، غەزەل ڕستنە خیات ڕێسمانە، میغزەل بۆ تەشی ڕێسمانە، سەفارە نووکی تەشیەکانە، هەم بۆ قولاپی ماسیگرانە، میخیەت و ئیبرە و خیات هەم دەرزی، خەرت و سەم کونی سوزن و دەرزی، جەمەل وشترە و شریتی کەشتی، محکەمی ئەکەی لە دوو تەنشتی، یەلیجە الجەمەلو فی سەمی الخیاط، لەسەر ئەم مەعنا ڕۆشنە لەلات. پێویستیەکانی دەرتاشی ئەوەی پێویستی پیاوی نەجارە، میبرەت بڕبەندە منشار مشارە، تەپڕ تەوەرزین حسن و قەلع و فەس، بە مەعنا تەورن بیزانە بەخاس، قەدوم و منحەث تەشوەی دارتاشە، بەڕاڵ مەتەیە دارسمێ باشە، کەلابە گازە میسمار بزمارە،
میسواد ڕەندەیە گەلێ بەکارە فەرجار پەرگارە ئاسنێ دووپارە یەکێ ناجوڵێ و یەکێ دەوارە حەداد و قەیین یعنی ئاسنگەر لە ئەسبابی ئەو ببە باخەبەر کیر یعنی کوورە من فەخە دەمە فەتیس یعنی پیک بۆ خاترجەمە میعوەل نوێڵە ضەبەچی پینە بەرمیل کوپەی قیر خۆی ئاسنینە لە بۆ کەوش دروو چەند شت پێویستە گوێ بگرە لە من پێت ئەڵێم ئێستا جەلد یعنی پێست سەڕم چەرمی حور ئیزمیل و شەفرە و میحدا چەرمبڕ شیراق قەیتانی سەربەندی کەوشە دەباخ دەباغە میسرەت درەوشە غیڕا و سەرشیم حیلتیت جەویە دەبیق سرێشە لە گیای کێویە. پێویستیەکانی فەلاح ئەوەی بۆ جوتیار پێویستە ببێ بۆت بەیانەکەم با ئاگاد لێبێ فیدان گاجووتە میقڕەن نێڵەکەی مەڕ بە مەعنا پاچ میشحات بێڵەکەی میمسەحە و میسوات بۆ ڕێکی زەوی تا یەکسان ئەبێ بەرز لەگەڵ نەوی کڕب کێڵانە سەقا ئەودانە میضەخە لە بۆ ئەوفرەدانە حەساد درەوە گێڕە دیاسە من سەفە شەنە منجەل بۆ داسە بەیدەر و جەرین شوێنی خەرمانە چ بۆ گەنم و جۆ چ میوەکانە حەب یعنی دەنکە تیبن یعنی کا نەقی پاکراو کە بەبادرە غەرار خەرارە عیدل تابارە حەمل هەڵگرتن حیمل بۆ بارە. ئەسبابی وڵاخ و وڵاخداری ئەوەی پێویستە بۆ وڵاخداری یا بۆ بارەبەر بۆت ئەکەم دیاری جل جل سەر زین بڵێ قەربووس بەرزی لە زینە بە کوردی کەڵپووس لیجام لغاوە زیمام هەوسارە عینان دەستەجڵە و بەدەستی سوارە شەکیمە ئاسنی ناودەمی وڵاخ ریکاب ئاوزەنگێ لە ئاسنی ساغ فورجە قاشاوە عەلا مێخسندان حەقیبە پاشکۆ لە بۆ سوارەکان بەرزەخە کورتان حیزام بۆ تەنگە ثغر پاڵووە جەڕس چی زەنگە عەلیقە توورەکە میعلەف ئاخوڕە قەدیم ئالیکە جۆی ساغی حوڕە ڕەحل بارخانە هەودەج کەژاوە سیتار ئەو پەردەی پیایا کێشراوە ئاوەدانی و مامەڵە و ئاڵوێر قەریە یعنی دێ قەسەبە نیمچە شار میسڕ و مەدینە و بەلدە و کوورە و شار سوڕ ڕەبڵ حەسار هەرسێ حەسارە دوکان دوکانە سووق چی بازاڕە بائیع فرۆشیار مشتەری کڕیار نەخدون ڕائیجون دراوی ناو شار تاجیر کەسێکە جوملە فرۆشە بەزاز بۆ پارچە گەزی لە کۆشە عین ئەو شتەیە لەبەر چاوایە دەین قەرزە یعنی لە ئەستۆدایە حال ئەو تۆڵەیە کە وەعدەی نەبێ موئەجەل ئەوەی لەسەر وەعدە بێ ریبح قازانجە خەسر زیانە ریبا یعنی سوود بۆ بێ ئیمانە غەبن زیانە لە ماڵی دونیا غەبەن بە دوو سەر لە بیر و ڕایە سووم مامەڵەیە بە کوردی سەودا بەیع فرۆشتنە هەروەها شیڕا ئیشتیڕا کڕین قەبڵ وەرگرتن ئیقباڵ بە مەعنا ماڵ تەسلیم کردن سەلەم و سەلف سەلەم دادانە تۆڵەکەی ئەدرێ و مەقسەد پەنهانە بەیع بۆ ماڵێکە عینی ببینرێ تۆڵەکەی هەر چۆن تەسلیم بکرێ صەحیح دروستە فاسید ناڕەوا ئادابی شەرعی پێک نەیەت لەوە فەسخ و ئیقالە مەعنای تێکدانە نادیم کەسێکە کە پەشیمانە ئیجارە مەعنای دانە بەکرێ ئەجیر کرێکار ئوجرە بۆ کرێ مستەئجیر ئەوەی بەکرێ ئەگرێ عاریە ماڵێکە بەخواستن ئەبڕێ هەروە مستەعار بەڵام مستەعیر مەعنای ماڵخوازە خاوەن ماڵ موعیر ڕەهن گرەوە قەرزار دای ئەنێ مرتەهین کەسێ ڕەهن وەرئەگرێ غاسب بە مەعنا ماڵداگیرکەرە لە دین و دونیا خاوەن زەرەرە معیار ئایەرە کەیل و میزانە دووهەم بۆ کێشان یەک بۆ پێوانە زەرع بە مەعنا گەز هەروەها پێوان قوماش چی پارچە گرانیە هەرزان حەریر ئاورێشم کەتان کەتانە قوتن لۆکە سووف خوری حەیوانە ئەلئیهن المەنفوش خوری شیکراو فەڕاشون مەبثوث پەپولەی بڵاو
مەقها شاخانە شارع شەقامە مەلهاجەی کەیف و ئاهەنگی عامە سەیدەلی ناوە بۆ دەرمان فرۆش مستەوسەف شوێنی دەرمان بۆ نەخۆش مستەشفا ناوە بۆ خەستەخانە شوێنی نووستنی نەخۆشەکانە ساغی و نەخۆشی و دەرد و دەوا سیحە ساغیە مەڕەض نەخۆشی جنون شێتیە ئیغما بێهۆشی تاعون تاعونە هەروەها وەبا ئەویان برینە ئەم دەرد و بەڵا دا و عیلەت دەرد دەوا دەرمانە ضەماد موشەمای سەر برینانە مەعتوه ئافەتبار مەدهوش سەرسامە حەیڕان سەرگەردان بەلید نەفامە کابوس شەوەیە ئینسان دا ئەگرێ وا ئەکا لە پیاو نزیکە بمرێ متەمەرید و مەرید نافەرمان عیفرید یعنی دێو لە جنۆکەکان سەرع پەرکەمە سکوور نەخۆشی هۆشی خۆت بوێ مەی قەد نەنۆشی ئەلەم ئازارە وەجەع بۆ ئێشە سوداع سەر ئێشە ڕەمەد چاو ئێشە کوبات بە مەعنا ئێشی جگەرە فوئاد دەردی دڵ مایەی خەتەرە مەخەڵ ژانەسک کاتی مناڵبوون ئیجهاڵ بەرخستن مناڵزایەبوون مەغەس سک ئێشە وەرم ئاوسانە شەلەل شەلبوونی ئەعزای ئینسانە مەبتوون ئەو کەسەی دەردی سک ئەگرێ شەهیدە ئەوەی بەم دەردە بمرێ حیکە ئاڵۆشە جەڕەب گەڕۆڵی بەڕەس بەڵەکی جوذامچی گولی نەفت بلۆقە جودری ئاوڵەیە حەمرە سوورێژە بۆ کۆرپەلەیە سوعال کۆکەیە ئازاری لەشە سوعال و دیکیش بۆ کۆکە ڕەشە حما یعنی تا مەحموم تادارە مەڕبوع ئینسانی سێبەڕوودارە حما مطبقە گرانەتایە ڕەبعە سێبەڕوو مایەی جەفایە ڕەعشە و ئیرتیعاش ڕەجفە و ئیرتیجاف معنای لەرزینە بێ درۆ و خیلاف ذات الجەنب چییە نەخۆشی پاڵوو ذات الرئە چی نەخۆشی سیبوو سیل نەخۆشی وە لە ناو سیدا بە جوانی ئەڕوا نەک لە پیریدا فەقڕودەم دەردی لاوازی خوێنە دیق باریکەیە و ئینسان مرێنە قولەنج کۆڵنجە هەستانی دەمار ئەبێ بە مایەی ناساغی و ئازار قەبڵ و ئینقیباڵ مەعدە بەسراوی ئیسهال ڕەوانی هەر لەسەراوی باسوور بە مەعنا مایە سیریە هێرشی زۆرتر کاتی پیریە نەبض بە مەعنا جوڵەی دەمارە دەمار کە وەستا مردن دیارە تەبیب دکتۆری هەموو دەردانە جەڕاح هەر بۆ زام باشی بزانە مضەمید ئەوەی برین ئەبەسێ حاڵ و ئەحواڵی نەخۆش ئەپرسێ معنای دەقولقەلب لێدانی دڵە ڕاوەستانی دڵ ئاخر مەنزڵە نەزع و ئیحتیضار یعنی گیانکێشان دوایی هاتنی قۆناغی ژیان وەفات و زوهوق دەرچوونی گیانە جا یا بۆ دۆزەخ یا بۆ جینانە تەمدید ڕاکێشان بۆ ئەعزای مردوو سنەتە کاتێ کە گیانی دەرچوو غوسل شۆرینە فەرزە بە ئاین لە بۆ حورمەتی شەخسی خاوەندین تەحنیت بە مەعنا حەنوت لێدانە بۆ پاراستنی لەشی ئینسانە یعنی دەرمانیان داوە لە مردوو تا خاک نەڕزێنێ لەشی زوو بە زوو تەکفین بە مەعنا خستنە ناو کفن لەشی دا ئەگرێ لەسەر هەتابن نەعش و جەنازە مردووی تابوتە تابوت بە مەعنا سندوقی ڕوتە قەبر چاڵێکە مردووی تێ ئەخرێ ئەلحەد قەبرێکە لادڕ هەڵبردڕێ ضەریح و قەبر بە مەعنای گۆڕە قوبە گومەزە ناوی مەگۆڕە شەهید کوژراوی جەنگی کافران بێکفن و شۆرین بی بەسەر قەبران نەعی دەنگدانە بە مەرگی مردوو هەتا خەڵکی بێن بۆ دەفنی زووزوو بوکا گریانە سوڕاق هاوارە ئەنین ناڵەیە هی دەردەدارە ئەشکەل و ثەکلا ئەو پیا و ئەمژن لەوانەی کەوا ڕوو لە مردوو بن ریسا و مەرثیە یعنی هەڵخوێندن بە مردووانە لە پاشی مردن عەزا تەعەزیە دڵخۆشیدانە بۆ خزم و خوێشی ئەو مردووانە تا ماوەی 3 ڕۆژ ئەمە سونەتە لەوە لابێ عوزر بەد و بیدعەتە تەئیین ئەو کاتە کە دیاری ئەکرێ ناوی ئەوسافی مردووی تیا ئەبرێ
ئەم ئیشە بە شەرع گوناهە و تاوان خزمەتی بەسوود فەرزە بۆ پیاوان بەرزەخ ناوبەینە بە عورفی ئومەت بەینی مردنە هەتا قیامەت یعنی ئەم دنیا وەها نامێنێ ئینسان عالەمێ تازە ئەبینێ بەعث بە مەعنا زیندوو بوونەوە حەشریش کۆمەڵ بوون بۆ پرسینەوە نەشر بڵاوەی کۆمەڵی ئومەت بۆ داخی دۆزەخ یا باخی بەهەشت خولودمانەوە لە هەر ماڵێ بێ بەقامانەوە بە هەر حاڵێ بێ دنیا ئەم دنیا و عوقبا ئەو دنیا ئەمیان ئوخرایە و ئەویشیان ئولا جەنە بەهەشتە جەهەنەم دۆزەخ یاخوا لێی دوور بین 100,000 فەرسەخ سەقەڕ و جەحیم سەعیر بەتاون وەکو جەهەنەم بۆ دۆزەخ ناون فردەوس و خولد و عەدن ئەمانە ناوی بەهەشتن باشی بزانە ئێستا ئامادە و دروستکراون بۆ خاوەن خێر و شەردانراون هەتا هەتایە نابڕێنەوە بەندە لەوانە جێ ئەکرێنەوە خودا لاماندا لە دۆزەخی زشت دڵمان شاد بکە بە باخی بەهەشت ئەعراف بجەمعی عورف معنای بەلۆغەت ئەرزێکی بەرزە ئەی پڕ مەعریفەت بەڵام لە عورفا وا دانراوە سەرحەسارێکە دروست کراوە لە بین دۆزەخ و باخی بەهەشتا ئەڕوانێ بەسەر هەردوو لاگشتا بە شۆرەت شوێنی ئەهلی فەترەتە بۆ دوور لە بەهرەی شەرع و بەعسەتە خوا ئازار نادا ئینسانێکی وا پێی نەگەیی بێ ئەحکامی خودا خواردن و هەرچی پەیوەندی پێیەوە بێ قود هۆی ژیانە لە نان و لە ئاو بیخۆیت و بژی بەهێز و بەتاو تاحون و ڕەحا بە مەعنا ئاشە تەحن هاڕینە حەجەر بەرداشە دەقیق یعنی ئارد عەجین هەویرە عەجان هەویر شێل ڕەغیف کولێرە سەمون سەمونە خوبز جینسی نان دەرمەکە و سەمیز نانی سپی و پان ئیدام پێخۆرە جوبن پەنیرە حەلیب و لەبەن بە مەعنا شیرە زەبەت کەرەیە سیمن و دوهن ڕۆن چلەگیان لەبەر یا وێنەی زەیتون ڕائب خاثیر ماست شەیرەج سیرێژە حلوەت المەذاق بەتام و چێژە ئەقیت یعنی کەشک مەخیڵ چی دۆیە عەتیق کۆن تەری چی تازە و نۆیە عەذب فورات ئاو شیرین و زوڵاڵ ملحون ئەجاجون ئاوی سوێر و تاڵ سوکەر شەکەرە شای چی چاییە غەلیظ ڕەنگدارە خەفیف ئاویە سیجار جگەرە غەلیون قلیانە قەهوەت و بن قاوە هی دیوەخانە ئەفیون تریاکە حەشیشە بەنگە خەمر شەرابە خواردنەوەی نەنگە مەڕەقە شۆربا توممەن پڵاوە تەعام خۆراکە هەر چۆن کراوە هەریسە چێشتی گەنمە کوتراوە کە لەگەڵ گۆشتا تێکەڵ کراوە نەیە گۆشتی کاڵ تەبیخ کوڵاوە قەدید سوورکراو مەشوی برژاوە غوتڕوف گرینچک مخ چیە مۆخە سەمین قەڵەوە چەورێکی تۆخە کریش یعنی ورگ کوڕاع سەروپێ شەحم یعنی پی و هی هەرچیە بێ ئیلیە دووگی مەڕ سەنام بۆ وشتر کەباب کەبابە بە دوو گۆ خۆشتر تیکە قیمەیە پەلپەل کراوە تبیخ بە مەعنا چێشتی لێنراوە دەسیم یعنی چەور مالح چی سوێرە مڕ تاڵ تافیە بێمەزە و خێرە عەسەل هەنگوێنە دیبس دۆشاوە حەلوا حەلوایە فەقیع خۆشاوە من گەزۆ عەسیر گوشراوی میوە کە ئاوی ترەی پێ نەگەییوە خەل یعنی سرکە شەراب شەرابە حەرامیەکەی نەسی کتابە حلو شیرینە حامض چی ترشە موز ترش و شیرین وێنەی مێخۆشە شەربە شەربەتە ترش بێ یا شیرین یا ترش و شیرین وەک سەکنەجەبین گەزۆی ناوەکی شۆکەی سەرزەمین ناوی براوە بە تەرەنجەبین نقود یعنی نقڵ ئەشکال و ئەلوان نیسار هەڵ ئەدڕێ بۆ سەر مناڵان میوە و دەغڵ و دان و دار و درەخت عەرسە دەشتی ڕوود بێ درەخت و دار ئەقار بە مەعنا دار و زەوی و زار زەرع و زەراعە یعنی تووچاندن غەرز شیش بە مەعنا نەمام چەقاندن تەقلیم بڕینە تەطعیم پەیوەندە دار پەیوەند کرا زۆر بەهرەمەندە تەلقیع ئەوەیە تۆوی نێر لەمێ بدرێ لە خورما هەتا بەر بگرێ حینتە و قومح گەنم شەعیر یعنی جۆ
سیمسیم کونجیە معلوم بێ لە تۆ سولت جۆڕەشەیە دخون هەرزنە عەدەز نیسکە نیسک بێسەروبنە ذڕە زەڕاتە بەواتەی عامی چ عارەبی لەو چ گەنمەشامی ڕۆز یعنی برنج شلب چەڵتووکە ماش و مەج ماشە حیمس چینۆکە جنە و بوستان و ڕەوضە و حەدیقەت باغ و بێستانن بەڕووی حەقیقەت نەبات چی بڕوێ نەجم بێساقە شەجەڕ و ساق دارە جووتەیا تاقە غوسن یعنی لق جەمعەکەی ئەغسان شیمراغ وردەلق باریک و جوان وەرەق گەڵای دار سەعف بۆ خورما ئەمێنێتەوە لە کاتی سەرما نەخل و نەخیلچی دارە خورمایە کەڕم داری مێو قازان گیانتیایە گەلێ دار هەیە بە ناوی بەریان مەشهوری عامن بۆت ئەکەم بەیان ئیجاز هەڵوژە توفاحیانی سێو هەندێکی ئاڵە و وێنەی کوڵم و لێو تو تین هەنجیر مشمش قەیسیە نەوعێکی چاکی ناوی شەمسیە ڕومان هەنارە عینەب ترێیە کومەثرا و ئەرموود ناوی هەرمێیە خەوخ بە مەعنا قۆخ سەفەرجەل بەیە لەوزچی بادەمە فستوق بستەیە جەوز بە مەعنا گوێز عناب عنابە زەیتون زەیتونە ڕوتەب ڕوتابە سەبارە چییە خورمای هیندیە تەمر خورمایە و ژمارەی نییە بسڕ بە ترشی ڕوتەب شیرینی ئاخری هاوین زۆری ئەبینی لەیمون لیمۆیە کەباد و ئەترەج لە سینفی لیمۆن بە وێنەی تورنج کشمیش کشمیشە زەبیب مێوژە بەلوود بەڕووە زعرور گۆیژە حەذق بۆ هۆشەی ترێ و خورمایە عنقود بۆ ترێ مەخسوس ڕەوایە قیتف بۆ میوەی کاتی چنینە میقتەفە و سەلە یعنی بەرچینە قەوسەرە و زەمیلە هەم بۆ بەرچینە جەنا بۆ میوە کاتی چنینە ناضج بۆ میوەی گەیشتووی قەبوڵ غەیر و ناضجین کاڵ مدەوەت کرمۆڵ ناوی گەلێک دار و درەخت ئەیک و حەڕەج و غەیضە لەگەڵ غاب بۆ دارستانە ئەی عالی جەناب دەوحە بنی دار سینوان دوولقی غەرب داری پەڵک خلاف داری بی دولب و سەفساف و عەرعەڕ و سینار هەموو ئەمانە ناون بۆ چنار سەر و دارێکە سەوز و خۆش ڕوخسار شێوەی مەخروتی لە باخ و جۆبار سەنەوبەر ئەویش دارێ پەرداخە ڕەفیقی سەروە و زینەتی باخە سەندەل دارێکی بۆنخۆشی بەرزە داری گوێز چۆنە ئەمیش بەو تەرزە سەلەم دارشێڵان وەرد داری گوڵ بۆنی ئەگاتە دەماخ و ناو دڵ کافور دارێکی بەرزی گەڵازۆر سیدرداری مۆرد بۆنخۆشی مەشهور ساج داری ساجە نەرجیل دار نەرجیل عود دارێ بۆنخۆش بە نرخ و جەلیل قەسەب قامیشە قەڵیب داری تەڕ قەسەب و سوکەر بۆ نەیجەی شەکەر قەتاد دارێکە درکاوی نابار هەروە مغەیلان لە عەرەب دیار خەمت دارێکە بەرز و درکدار ئەثل بە مەعنا داری گەزی چار دڵم مەلوولە بەس بێ باسی خار بێینە سەر باسی گوڵانی نازدار ناوی گوڵ و گیای بۆن خۆش زەهرا دارگوڵە زەهر یعنی گوڵ بۆ گوڵ ئەناڵێ هەمیشە بوڵبوڵ بەنەفسەج یعنی گوڵەوە نەوشە نەرجس نەرگسی مەستی بێخەوشە سەوسەن گوڵێکە ئەڕوێ بەهاران لاجی وەردیە و مەحبوبی یاران شەقائق گوڵی ڕەنگ ئاڵی جوان لە کۆساڵانە کێوی هەورامان عەمبەر گیایەکە ئەڕوێ لە دەریا ژن بۆ بۆنخۆشی ئەیکا بەسەریا ئانیسون گیایە جوانی بۆنخۆشە چەشنی هەزبیلەی کێوی سەردۆشە بابوونەج گیایە گوڵ زەردی جوان بۆ ژانەی ناوە لاینەوەی کوردان خەزامە ئەڕعار ئەذخەر سێ گیان بۆنخۆشن هەرسێ لە حیجاز پەیدان ئاس و یاسەمین دوو داری وەهان لەبەر بۆنخۆشی مەشهوری دونیان وەردیش گوڵباخە و ڕەیحان ڕێحانە باقەیش چەپکە گوڵ بۆ ناو دەستانە بوڕعم خونچەیە بەر لە پشکوتن می بخەڕە شوێنی بخور سووتاندن عەباسی گوڵی لالە عەباسە
لەبلاب لاولاوە باشی بناسە. هەندێ لەو نەباتانەی کە ئینسان و حەیوان ئەیان خۆن، نەبات و کەلا هەموو جۆرە گیا، ئەب گیای لەوەڕە کە حەیوان ئەیخوا، عشب گیای وشک هەشیم تێکشکاو، خەسیب ئەرزی تەڕ بە سەوزی و بە ئاو، خەسچی کاهووە ئەسەف کەوەرە، کوڕفوس کەرەوز جەت چی شەوەرە، یەقتین و قەڕع و شەجەر کوولەکە، باجلە پاقلە لە بیری مەکە، فیجل یعنی تور فوم لۆبیایە، شەلغەم شێلمە قازانجی تیایە، ثومسیر و بەسەڵ پیازی خۆمانە، غونسوڵ بە مەعنە پیازە خوگانە، قیثە ترۆزی خیار خەیارە، بامیا و تەماتم ناویان دیارە، دیپسی شووتیە و بیطیخ کاڵەکە، نەعنەع پونگەیە لە بیریان مەکە، زۆرن ئەنواعی گژوگیای کێوی، بە گوێرەی وڵات ئەگۆڕێ نێوی، شەیخ هەڵکۆک و پیشۆک و پیچک، کەعوب کنگرە و کەمە چی قارچک، جەدب ساڵی وشک لە بێبارانی، غیلە گرانی ڕوخس هەرزانی، قەحط نەبوونی ساڵی نەهاتە، ساڵی سیاساڵ پڕ لە ئافاتە، جوع و تەوی و غەرس مەخمەسە سەغەب، ناوی برسیەتین بەواتای عەرەب، ڕێی تێراویە شەبەع چی تێری، توخمە دەردی سک لەبەر زۆرخۆری، سیعر یعنی نرخ مسەعیر خوایە، بوون و نەبوون گشت لەدەست ئەوایە. حەیوانات نەعەم وشتر و گاو بزن و مەڕە، لە هەر شوێنێ بن هەر خێر و فەڕە، ئیبل وشترە نێر بێ یاخود مێ، جەمەل بۆ نێرە و ناقەلە بۆ مێ، ثەور چی گاجووتە ثەورە بۆ مانگا، بەقەر بۆ جینسە لە نێر و لەما، بەقەرە بۆ تاک بۆ مانگایش ئەبێ، هەروەها جاموس باگوێت لە من بێ، مەعز و ماعیز بزن شات و ضەئن مەڕ، نەعج و نەعجە چی نێر و مێی کاوڕ، ئەقڕەن و قەڕنە شاخدار نێر و مێ، ئەجەم و جەمما بۆ بێشاخ ئەبێ، تەیس چی سابرینە حەچەی بزنانە، کەبش بەرانە نێرەی مەڕانە، عولبەت گەلەمەڕ قەتیع بۆ ڕانە، مەرتەع و مەڕعا لە وەرگەیانە، مەعلوفە لە ماڵ لە وەری ئەدرێ، سائیمە لە بۆ دەرەوە ئەبرێ، فەرەس بۆ ئەسپ و ماین ئەوترێ، حیسان لە بۆ نێر حەجەر لە بۆ مێ، ئەسیل ڕەسەنە بەداک و بەباب، هەجین هەر بەداک بەرزەون هەر بەباب، کومێدیانی کوێت موسمیس یەک ڕەنگە، ئەبڵەق بەڵەکە ئەدهەم ڕەژوەنگە، شەموس چەموشە جەموح سەرکێشە، ذەلوول یعنی ڕام زەحمەت مەکێشە، خەسی و مەوجوع مەعنای خەسراوە، لە بۆ قوربانی باشە و تەواوە، فەحل بۆ نێرە لە هەر نەوعێ بێ، زۆرتر بۆ ئەسپ و وشتر ئەوترێ، بینت و مەخاڵ مێی وشتری یەک ساڵە، بینت و لەبوون مێی وشتری 2 ساڵە، حیقە 3 ساڵە جەذعە 4 ساڵە، ثەنیە وشترێ عمری 2 ساڵە، جەذعە لە مەڕە کاوڕەمێی 1 ساڵ، موسینە مەعنای نیونی 2 ساڵ، ثەنیەی بزن چتیری 2 ساڵ، تەبیعە مێچکەی پارگوێری 1 ساڵ، بۆ کوڕە وشتر قیرمیل ئەوترێ، عیجل گوێلکەنێر عیجلە لە بۆ مێ، مهر جوان و ئەسپ حەمەل بۆ بەرخە، هەروەها سەخل و تەڵی بەو نرخە، عیناق و جەدی یعنی کارژەلە، عەتود بۆ گێسکی 1 ساڵەی زلە، ئەمانە هەموو گۆشتیان حەڵاڵە، خۆشتریان گۆشتی بەرخی 1 ساڵە، بەغەل هێزترە حیمار یعنی کەر، جەحش یعنی جاش حیمارەک ماکەر، سوودی ئەمانە بارە و سواری، گۆشتیان ناخورێ مەعلومە و دیاری، خوفناوە لە بۆ پێی فیل و وشتر، ظیلف پێی 2 سم لە گاو بزن و مەڕ، حافر بۆ 1 سم لە ئەسپ و ماین، بەکار ئەهێنرێ لێت ببێ عاین، سوف خوری وەبەر تووکی وشتران، شەعر مووە و ریش پەری باڵداران، مەطعەن و مەڕاح مۆڵگەی وشترە، مەڕبەث بۆ مۆڵگەی بزن یا مەڕە، زەریبە و حەظیرە پەچەی بزن و مەڕ، ئیستەبڵ شوێنی ئەسپ و هێستر و کەر، بەعرە پشقەڵە ڕەوسی شیاکە، لێت کەوت بەتەڕی زوو ئاوی پیاکە،
بەقەڕ و بەقەڕە و شات و مەعز و ضەئن هەروە ئەوترێن بۆ کێویەکان مەها ئیسمی جینس بۆ گاکێویە مەهات بۆ یەکێ بزانە چییە ئەڕوا بڵێ بۆ بەرانی کێوی ئەڕوویە مێکەی ثەعلەب بۆ ڕێوی وەعل و ئیبل چی ناوی سابرینە بۆ مەڕ و بزنی کێوی بخوێنە ڕیم و ئەعفەر و ضەبی هەم غەزال ناون بۆ ئاسک ئەی خاوەن کەمال ئەرنەب کەروێشکە ضەبع کەمتیار سینجاب سمۆرە ئەڕواتە سەردار وەبەر چالەکە دولدول سوچەڕە سێخی تەنیشتی لە جیاتی پەڕە داجین چینەکەر جەمعی دەواجین شەخسی سەرسەریش پێی ئەڵێن ماجین موسەممەن لەگەڵ ڕوبی و ئەکولە قەڵەوکرا و چەورە و خریلە ذەبیحە کوشتی ضەحیە قوربانی هەروە ئەضحیە ئەبێ بیزانی هەدی حەیوانێک بە دیاری ببرێ بۆ ماڵی خودا و لەوێ سەر ببڕێ عەقیقە حەوتم مناڵ حەوتەی چوو سەری بتاشە و ناوی بنێزوو بە سەنگی تووکی سەری لە پارە بدە بە هەژار خێری هەزارە حەیوانی حەوتم سەر ببڕە ئەمجار بیکە بە چێشت و بیدە بە هەژار دوجاج مریشکە دی کەڵەشێرە بەراورد کراو وەک کاتژمێرە قەلەمون عەلی شیش بەط مراویە ئەوز و وەز قازە تەیرێ ئاویە حەمام کۆترە ئەسنافی زۆرە سپی و ڕەش و شین بەڵەک و بۆرە وەرقە کۆترێکە ڕەنگەکەی سەوزە وەرشان ڕەنگەکەی لێڵ و پرتۆزە فاخیتە ناوی کۆترە باریکە مار وزە ناکە تا ئەو نزیکە قمری کۆترێکە خاوەن لەنجەولار وا لە گەردنیا تەوقی عەشقی یار حەجەل و قەبەچکە و حەجەلە ماکەوە دوڕات چی پۆڕە گۆشتی پتەوە فەرخ جوجەڵەی نوعی باڵدارە سولف تایبەتی ناوی کەوباڕە عوسفور چۆلەکە زوڕزوڕ ڕیشۆڵە کەراکە ڕەواڵە لە دەشتی چۆڵە غوڕاب و زەرع قەلێکی ڕەشە گۆشتی ئەخورێ و بچووکە لەشە قەلەولە کورکی قاز و قوڵنگن بە ئاسمانەوە خەریک ئاهەنگن عەندەلیب کوعەید هوزار بوڵبوڵە ئاواتە خوازی دیداری گوڵە حەسوونە جۆرێک چۆلەکەی جوانە خاڵخاڵ و شیرین بە چەند ئەلوانە زوعرە ناوی چۆلەکەیەک جوان یەمام کۆتری وەحشی لە کێوان ئێرناس ئەوترێ بۆ پەلەوەرێ لەشی گەورەیە بەقەد کۆترێ سومان و سەلوا یعنی شەلاقە ئەوەندە قەڵەوە هەر بەزی ساقە عەیلامی یعنی تەیری عەینەمەل بۆ کولە ئەبێ بەمایی ئەجەل حوبارێ تەیرێ بێهۆش و حۆلە لە قازلترە و مەیلی لە چۆڵە غوڕە تەیرێکە ڕەش و ئاویە شێوەی زۆر نزیک بە مراویە قریلا تەیرێ ئەشوبهێ بە قاز قاق ماسی گرە و لێی ناوێ دەرباز ئەنیس تەیرێکە ئاوی و قولدرێژ نەعامە وشتر مرغی گێژ و وێژ سەقا سەقاقوش بە زمانی تورکی ڕەهوە تەیرێکە لە چەشنی کورکی حەساسە ناوە بۆ ماسیگرە قوببەرە بڵێ بۆ دارکونکەرە ئەمانە هەموو گۆشتیان ئەخورێ بۆیە هەمیشە ڕاویان ئەکرێ جەلالە تەیرێ کە پیسی ئەخوا دای بەستە هەتا ماوەیەک ئەڕوا تا پاک بێتەوە گۆشتی بۆ خواردن ئەو جاجا چەقۆی بنێ لە گەردن من قاردەنووکە عورفیەت الدیک پەڕی ملیەتی ئەی برای نزیک حەوسەڵە ناوە لە بۆژی کڵدان عورف پۆپەیە میخلەب چنگەکان بەیضە هێلکە فەرخ بەچکە ڕیشپەڕ خافیە پەنهانی قادیمە ڕوو لە دەر جەناح باڵوەکر و عوشچی هێلانە چ لە ماڵدا بێ و چ لەو کێوانە سەمەک ماسی و گشت حەیوانی ئاوی حوتیش بە کوردی نەهەنگە ناوی جەراد کوولەیە بەیض بۆ گەرایە وەک گەرای کوولە و ماسی دەریایە نەحل یعنی هەنگ نەحلە یەک هەنگە یەعسوب هەنگی نێر بە شێوە و ڕەنگە کوڕە و کوارە معنای هەنگدانە نەخاریب النەخل جێ هەنگوێنیانە عومرەت النەحل هەم شوێنی هەنگە عوسالە معنای هەنگوێنی زەنگە عەسەل هەنگوێنە موسەفا معنا هەنگوێنی سافە لەززەتی گیانە سەید چی نێچیرە ئیستیاد ڕاوە
سەیاد ڕاوچیە حوبالە داوە هەروە شەبەکە لە کێودا ئەنرێ بۆ ڕاوی ماسیش بەکار ئەهێنرێ فەخ یعنی فاقە تەڵەی دانراو گیاندار بۆ دانە ئەکەوێتە داو ذەبح سەربڕین وەهای سەربڕی کە حەڵقەی قوڕگ و سوورێچکەی ببڕی محەدەد تێغی تیژی بڕندە سەربڕین بەمە بەدین پەسەندە هەروەها بە هەر تیژێکی سەربڕ غەیری نینۆک و ددانی گازگر بەڵێ نەچیرێ ڕاکاو پێی نەگەی ڕەوایە بەتێغ هەر کوێی پێی بکەی جەلد و ئیهاب پێس سەلەخ گوروونە نەسلەخ و مینهوو هات بەم نمونە حرامە گۆشتی حەیوانی تاساو یا قۆچ لێدراو یا مڵ هەڵکەنراو یاخود بەبەرد و کوتەک بیکوژی نابێ لە گۆشتی وەها بچەژی متەڕەدیە کەوتبێتە خوار مەیتە و جیفە بە معنای مردار نەتیحە معنای قۆچ لێدراوە منخەنیقە چی ئەوەی تاساوە مەوقوذە ئەوەی بدەی لەسەری گۆشتی ئەمانە لێی ببە بەری مکەلەب سەگێ کە تەعلیم بدرێ نەچیری ئەمەیش ڕەوایە بخرێ لە عقوددەم معنای چڵپانی خوێنە ولوغ بەمعنا دەمتێهاوێنە بەمانە فەرزە ئەو شتە نەخورێ هەتا بە ساغی گڵاوی ئەکرێ تەناول معنای لە شت خواردنە لە حەز لێستنەوەی قاپی خواردنە لە پاک و لە پیس فەرزە پرسیار لەسەر ئینسانی بەدینی هۆشیار ئەو گیاندارانەی گۆشتیان حرامە بۆت بەیانەکەم بزانە کامە خینزیر بەرازە ئەرت نێرەیە کەلب جینسی سەگ کەلبە دێڵەیە سەلوقی تانجی بۆ ڕاو بەکارە عقوور بۆ قەب گر وەک سەگی هارە قیت و سینەور و هێڕە و بەزوونە یعنی پشیلە بۆ ماڵ مەئزوونە فەهد بە معنای یۆز درەندە و بەچنگ لەشی باریکتر لە لەشی پڵنگ بەڵێ لە پڵنگ درێژتر ئەبێ بۆ ڕاو بەکارە تەمێ وەرئەگرێ قرد مەیمونە تەمێ وەرگرە لەگەلێ حەیوان بە خزمەتترە فیل فیلە و بەبر بە معنە بەورە دوب ناوی ورچە بەدخولک و تەورە لەیث و ئەسەد و ضەغیم و ضەرغام هیرماس یعنی شێر بە سوورەتی عام لە بووە دەڵە شێر نەمیر پڵنگە کەرکەدەن چییە هەر کەرکەدەنگە ذیب و سەرحان و سید ناوی گورگە زیانە خۆریە و تۆبەی بەمەرگە ئیبن و ئاوی چی ناوە بۆ چەقەڵ زیانە خرۆی پیس بەدشێوە و دەغەڵ ئیبن و عرز ئەویش لە چەقەڵ کستر بەلەش درێژە گوێ کورت و سەرخڕ دەلق دەڵەکە ڕەنگی زەردبام بەقەت پشیلە ئەبێ بە ئەندام سک و مل سپی بە شێوە جوانە پێستەکەی بۆ کەوڵ نرخی گرانە کەلبولمە ناوی بە کوردی سەگاو بە شێوەی سەگە مێمڵە بە ئاو کلکی درێژە پەل و گوێ کورتە ڕەنگی سوورێکی لێڵ و ناپوختە سەمور حەیوانێ ڕەنگ سووری ڕەشبام کستر لە چەقەڵ بە لەش و ئەندام پێستی بۆ فەروە نرخی گرانە سمۆرە نییە باشی بزانە لەم حەیوانانە هەر سەگ و بەراز پیسە بە حوکمی شەرعی سەرفەراز پیس بوو بەمانە پاک ئەبێ تەواو بە شەش ئاوی ڕوون جارێک بە لێڵاو سمع بەچکە گورگ شیبل بەچکە شێر جەڕ و تووتکە سەگ ڕای مەگرە بێ خێر شاهین و بازی نازدارە نەسر سیسارگە حیدئە کۆلارە عوقاب واشەیە سەقر هەڵۆیە هەروەها سەنقەر لە کەژ و کۆیە غوداف بە معنە داڵە کەرخۆرە بەڕەنگ تۆزاوی بەڵەک و بۆرە غوراب قەڵەڕەش قەعقەع قشقەڕە خێرە کوشتنیان بوونیان زەرەرە لەقلەق لەقلەقە زلێکی نابار هەر ئەوەی باشە دوژمنە بۆ مار بووم کوندە بەبوو ئەسنافی زۆرە پشی لەسەر و بەڵەک و بۆرە هودهود بە معنە پەپووسلێمانە باسی نامەکەی لە ناو قورئانە تاوس تاوسە لە خۆی حەیرانە هەردوو پێی نەبێ گشت گیانی جوانە بەبغا تووتیە تەمێ وەرئەگرێ بە تەعلیم فێری چەند قسە ئەکرێ خەتاف ناوێکە بۆ پەڕەسێلکە خوفاش شەمشەمە دوورە لە هێلکە سەف باڵڕاگرتن دەف بۆ باڵ کوتان نەقڕ ئەوترێ بۆ دەنووگ لێدان
ئەم باڵدارانە گۆشتیان حەرامە، خواردنیان عەکسی حوکمی ئیسلامە. هەر پەلەوەرێ چنگلار و تێژە، دەنووک قولاپی و هار و خوێنڕێژە. هەر دوڕەندەیە کە کەڵبەی تێژە، گۆشتیان حەرامە، خوێنیان مەڕێژە. حریش ماری زل، حەریش هەزار پێ، حیرزە و قومقومە هەر بەشێکی بێ. حەیە جینسی مار، ثوعبان ماری زل، حەیە و ڕەقتە کەوە ماری شل. عەقرەب و بشکە جەرارە بەشێ، کلکی بە ئەرزە خەتێک ئەکێشێ. ئیبرە چزەکەی حیممە ژاریەتی، ڕێحانەی پیشاو یەکەم چاریەتی. یا سەری قوڵی هێلکە بە کاڵی، ڕابگرە لەسەر جێی چزی ئاڵی. ژاری ئەکێشێ و ئیتر ئەو هێلکە، ئەبێ بە ژاری خاوەن تەهلووکە. بڕغوث یعنی کێج قەمل ئەسپێیە، تەبوع چنگنەیە زۆر چەسپیجێیە. زەمبور ناوی عام بۆ زەردەواڵە، چ ژەنگە سوورە و چ وردەواڵە. ذوباب یعنی مێش یەڕاع بەشی وا، بۆ هۆی ویزە ویز دڵت تێک ئەدا. ئەسام الئەبرەس یعنی قومقومە، ئەوەند بەدشکڵە تا بڵێی کەمە. عەضرەفود ناوە لە بۆ مارمێلکە، فارە ناوێکە بۆ هەموو مشکە. یەربوع لەگەڵ جورز چی مشکە کوێرە، ڕاوی پێویستە بە زیان فێرە. خونفوسە جوعەل بۆ قالۆنچەیە، عنکەبوت معنای جاڵجاڵۆکەیە. فەراش ئەوترێ بۆ گشت پەپولە، نەمل بە تێکڕا بۆ گشت مێرولە. ئیمعاء الئەرض ناوی گڵخۆرکە، حەشەرە کرمە وەک کرمە سوورکە. سولەحفا کیسەڵ غەیلەم بۆ ڕەقە، سەرەتان قڕژەنگ ضەفدەع بۆ بۆقە. کەهف ئەشکەوتە هەم مەغار و غار، کوناس جێی ئاسکە ویجا جێی کەمتار. عەرین لانی شێر جوحر بە مەعنا، کونی مار و مور ئەی برای زانا. عەض یعنی گەستن بە تیژی ددان، ئەشوترێ لە بۆ غەدری زاڵمان. عەقڕ پەیکردن بە تێغی بەکار، یادانی سەگی گەزندەی نابار. لەسخ پێوەدان بە چزی نابار، نەهش قەبگرتن لە دغ گەستنی مار. لەدغ ئەوترێ بە مەعنا سووتان، کەی بۆ داخکردن وەشم خاڵکوتان. لە دیغ و سەلیم ئەوەی گەزراوە، مەسموم خۆراکی ژارتێکراوە. سەوت بە مەعنای دەنگ نەغمە دەنگی خۆش، ئەنین ناڵینە بۆ شەخسی نەخۆش. سیاح و سوڕاخ مەعنای هاوارە، سەیحە دەنگێکی زلی نابارە. ڕەعد دەنگی هەور وا لەگەڵ بەڕقە، ساعیقە مەعنای هەورە تریشقە. سەفیر ئاوازێ وێنەی زریکە، بۆ کاتی جەنگ و کاتی حەریقە. سەلسەلە مەعنای ئاوازی جەرەس، جەرەس زەنگی مل پێش ئاهەنگی مەس. زەئیر دەنگی شێر زۆر بە هەیبەتە، تایبەتی کاتێ لەسەر هەڵمەتە. عوە لوورەی سەگ هەم گورگ و چەقەڵ، نوباح وەڕینە بۆ سەگی چەپەڵ. جەرش ئاوازی دەرچوونی مارە، لە کراژی خۆی ئای چەند نابارە. سەهیل حیلکەی ئەسپ خۆش و جوانە، نەهیق بە مەعنای زەڕەی کەرانە. ڕوغا قۆڕەی گاو وشتر و کەمتار، دەنگی وشتر مرغ باڵداری نابار. نەعیق بە مەعنای پیرکەی شوانە، بۆغ ڕاپەڕینی وردە حەیوانە. شەعب و ئوممە و قەوم هەرسێ بە مەعنا، گەلی هاونەژاد لە یەک زەمانە. حەی و قەبیلە هۆزێکە لەوان، ئەڕۆنەوە سەر باوکێ هەموویان. بەتن بەشێکە لە یەک قەبیلە، لەم کەمتر فەخذە خوار ئەم فەسیلە. موساهەڕە چی خزمی ژنانە، نەسەب بە مەعنا هاوپشتیانە. قەریب خزم و خوێش لەم دوو سەرانە، ئەجنەبی مەعنای شەخسی بێگانە. فەرع و بەعض چی مەعنای ئەولادە، ئەسڵ بۆ دایک و باوک و ئەجدادە. ڕەحەم و ڕوکن و قەریب و حەمیم، خزمە سەدیق چی دۆستێکی سەلیم. جەد باپیرەیە جەددە نەنکە، ئەب چی باوکە و ئەم چی دایکە. والیدە دایکە والید یعنی باب، والیدەین هەردوو ڕابگرە حیساب. ئیبن یعنی کوڕ، حەفید کوڕەزا، بنت بە مەعنا کچ سیبت کچەزا. ئوخت یعنی خوشک، ئەخ یعنی برا، برای باش پشتە و ڕووناکی چرا. شەقیقە خوشکە و شەقیق برایە،
بەو شەرتە یەک بن بە باب و دایە عەممە یعنی پوور بۆ خوشکی بابە خالە خوشکی دایک عەم برای بابە خال برای دایکە ئەم چوار ناوانە بۆ چینی ژوورویش بیڵێ جوانە زەوج بە معنە مرد زەوجە یعنی ژن ئەمە ئەوترێ پاش مارەکردن نیکاح و زەواج مارەکردنە سیداق مارەیی کە موڵکی ژنە هەروەها مەهر و نەحلە بۆ سیداق متعە ماڵێکە ئەیبا پاش تەلاق نەفەقە مەسرەف بۆ منداڵ و ژن تەلاق تەلاقە بۆ ژن وێڵکردن خەتەن زاوایە سحر خەزورە باوک و دایکی ژن بەمە مەشهورە باوک و دایکیان لە هەردوو لاوە بە سەهر و بە حەم ناویان براوە حەم هەم خزمی ژن بەهۆی شووەکەی یا خزمی پیاوە بەهۆی ژنەکەی ژنێکت هێنا ئەوەی بوویەتی کچ بوو ڕەبیبە و ڕەبیب کوڕیەتی مەحرەمن بۆ تۆ بە وێنەی ئەولاد هەم نەتەوەیان بە توولی نەژاد پاش تەلاقدانیش منداڵی ببێ هەر مەحرەم ئەبێ ئاگاد لە خۆت بێ ڕەحەم منداڵدان مەشیمە کیسە لەگەڵ منداڵە فڕەی دەپیسە قابیلە مامان حاڵین بە خێوکەر ضئر دایەنە مرضع چی شیردەر ڕەضیع مناڵە هەتا شیرەخوا ماوەی لە شەرعا تا 2 ساڵ ئەڕوا شیری ژنت خوارد خۆی و مێردەکەی دایک و باوکی تۆن قەت هەڵە نەکەی نەتەوەی ئەوان براو خوشکی تۆن هەرچەند هەزار پشت بەرەو خوار بڕۆن لای ژووری ئەوان ننک و باپیرە ئەمە فەرمانی خودای خەبیرە لا گۆشەی ئەوان بە وێنەی نەسەب مامە و خاڵە و پور ڕابگرە ئەدەب نەتەوەی ئەتۆیش هەروەک تۆ ئەبێ کێ مەحرەم نابێ و کێ مەحرەم ئەبێ یەتیم بە معنە مناڵی بێباب لەتیم مناڵی بێدایک و بێباب فەتیم مناڵی لە شیر بڕاوە ممەیز معنای بەهۆش و تاوە خطبە خوازبێنی عەقد بە معنە مارە بڕینە ئەی برای زانە عەروس یعنی بووک هەم بۆ زاوایە وەلیمەت العرس شادی زاوایە کە بانگیان کردی پێویستە بڕۆی ئارەزوی خۆتە بخۆی یا نەخۆی نیسار بە معنە پارە هەڵدانە یا نوقڵ و شەکر بۆ مناڵانە چەند خۆشە کۆمەڵ براو برادەر بێن هەڵی بدەن پارە یا شەکەر ڕەقس هەڵپەڕکێ غینە گۆرانی بەدین ڕەوایە بەڕووی ئینسانی نەشید گۆرانی هۆنراوی خۆشە لە بۆ ڕۆحی تۆ قوتە بینۆشە دەف دەف تەبڵ تەپڵ یەڕەع شمشاڵە دەف و تەپڵی باز بە شەرع حەڵاڵە هەروەها هەموو بەشی گۆرانی دوور بن لە ڕەسم و شێوەی شەیتانی چەند خۆشە بەستەی لاوک و حەیران ئای ئای و قەتار نەغمەی گەرمیان نەزمی دەرەیی و سیاو چەماونە دڵ ئەبرژێنێ لەو هەوراماونە هۆرە و یا غەزەل یا خاڵووی ڕێبوار غەریب هۆ غەریب دەرد ئەکا تیمار مۆسیقا نەغمە و ئاوازەی فەنی لەسەر حروفە لەهجەی پەسەنی بۆ بانگکردنی سەربازی سوپا بۆ ئامادەبوون بۆ شەڕ و دەعوا بۆ دیداری شاو بۆ کاتی شادی بۆ وڵاتگرتن لە بۆ ئازادی بۆ کاتی ماتەم وەها لێ ئەدرێ دڵت بێتە جۆش بە شەر خۆی نەگری لەهو غەفڵەتە غەفڵەت حەرامە گەپ و گاڵتەی زۆر دەستوری عامە ئەسباب گەلێکە بە یاسای وڵات هەندێ لەوانە بەیان کەملەلات ئەڕغون دەربەکە بووق و کونارە کەمەنچە قانون عود و نەقارە مجوز و سڕنا و میزمار و تارە سەنج و تەمبوڕ و کووبە و قیثارە دەربەکە وێنەی دێڵەکێ درێژ بووق بۆریەکە قەمچ و پێچولێژ میجوز دووزەلە سڕنا سڕنایە میزمار یەک خانە تارە وەک تایە سەنج دوو دەوری زەردی مەشهورە تەمبوڕ و ڕوباب معنای تەمورە کووبە دمڵەکە هەموو حەرامن ئیشی ئینسانی بێدین و فامن کەسێ بەشدار بێ لە پیشەی مەردی ناکەوێتە سەر شێوەی نامەردی فسوق لادانە لە ئاین و دین قەتل کوشتنە قەتع بۆ بڕین متەلەسیسە و قوتاع الطەریق بە مەعنا جەردەن دوور بن لە تەوفیق سرقەچی دزی ماڵە لە شوێنە وەک یەکە ڕوبعێک لەگەڵ ملیێنە زینا یا بیغا بۆ ئیشی حەرام
سەنگەسار ئەکرێن لەبەر چاوی عام، یا سەد جەڵدەیان ئەدرێ بە پشتا، جەلاد دارەکەی وا لە ناو مشتا، خەمر شەرابە خەمار شەرابخۆر، مەیسیر قومارە بەشەر تاڵانکەر، هۆی ئەم شەڕانە لە پاش بەتاڵی، دۆستی ئینسانی لە ئاین خاڵی. تەصفیف بە مەعنا چەپڵە کوتانە، بە دوو بەری دەست مایەی تاوانە، بە بەر و بە پشت دوو دەست گەر بیکەی، بە شەرع حەڵاڵە و بە تاوان نەگەی. تەشبیک بە مەعنا پەنجە لە یەکدان، لە بەینی پەنجە بیزانە زۆر جوان. تەفەرقوع مەعنای پەنجە تەقاندن، مەکروهە لە ناو مزگەوت واکردن. مەعاش یا ژینە یا هۆی ژیانە، میرە خۆراکێ کە قوتی گیانە. ڕەکب و قافیلە مەعنای کاروانە، عیر و سەیارەیش وەها بزانە. قیتار وڵاخی ڕیزی کاروانە، هەم شەمەندەفەر خان مەعنای خانە. حەمل و وەقڕ بار عیدل تابارە، ضەعن و ضەعینە بۆ کۆچ و بارە. نەقلە کۆچکردن ریحال بارخانە، مەحمەل و هەودەج کەژاوەکانە. ئێرتیحال بڵێ لە بۆ بارکردن، حەل و حەط هەردوو لە بۆ بارخستن. ڕاحیلە مەعنای وڵاخی بارە، مەرکوب بە مەعنا وڵاخی سوارە. سائق لێخوڕە قائید ڕاکێشە، مؤەخەر بۆ پاش مقەدەم پێشە. نەخس بە مەعنا نەقیزە لێدان، هەمز بە مەعنا وزەنگی لێدان. کەبح کوتانی لە غاوی دەمیان، سێرچی ڕۆیشتن ڕەکض بۆ غاردان. سورا شەوڕەوی ئیدلاج بە مەعنا، شەوگرتنە دەم لە بەربەیانە. طەریق و سیرات سەبیل یعنی ڕێ، وەعر ئەو ڕێگەی سەخت و لاڕێ بێ. ئەمەت و موعوەج منحەریف لارە، سەوی و مستەقیم ڕێک و خۆشبارە. محەط الریحال جێی خستنی بار، منزیل و مەقەڕ ئارامگەی بەکار. جیسر و قەنتەرە بە مەعنا پردە، معبەر ڕێی گوزەر دەشتە یا هەردە. سەوم سەوداکردن عەقد دابەستن، خان کاروانسەرا جێگەی بارخستن. وەزن سەنگی کێش هەم مانای کێشان، کەیل کاسەی مەنە هەم مەعنای پێوان. زەرع مەعنای گەس هەم شت گەسکردن، عەد وەکو تەعداد یعنی ژماردن. غەرف هەڵگۆزین غەرفە یەک جارە، غێرفە شێوەیە لەو یا بەکارە. حەفنە مشتێکە یعنی دوو لوێچ، ساع چوار مودە بەبێ قەمچوو پێچ. مود ڕەتڵ و ثولثێ ڕەتڵ بە میزان، 103 درەم بێ زیاد و نوقسان. ئیردەب بە مەعنا 24 ساعە، قەفیز بۆ 144 زیراعە. دیسان قەفیز هەم بە مەعنا ڕبە، لە هەر شوێنێکە کە ڕبە دەئبە. قیستاس و میزان یعنی تەرازوو، قەبان قەپانە بێ زۆری بازوو. زیراع گەز بەڵام گەز لە بۆ دارتاش، جیایە لە گەزی پێوانەی قوماش. گەزی ئینسانیش لەسەری پەنجە، تا بنی ئەنیشک بیگرە مەڕەنجە. تەن 1000 کیلۆ کیلۆیشمان 1000، غرامی ڕێکە ئەی برای نازار. حکومە لەسەر عورفی زەمانە، مەعنای کۆمەڵی فەرماندارانە. قانون و نیزام دستور یاسایە، ئارامە شوێنێ کە یاسای تیایە. دین و میلەت و شەریعە ئاین، ئادەمی ناژی بێ نیزام و دین. قەوم و تائیفە و ڕەهت و شیرذیمە، فەریق و فیرقە و ثولەت تاقمە. حیزب تاقمی هاوبیر و مەشرەب، حیزبێک ڕزگارە ئەڕوا بە ئەدەب. مەلیک پاشایە یعنی سەردارە، ڕەئیس الجمهور بۆ سەرۆک کۆمارە. پاشای ئیرسە لە پاشی مردن، جمهوریە دێ بە هەڵبژاردن. وەزیر ئەو کەسەی سەرۆک ڕای ئەگرێ، ئیشی گرنگی پێڕا ئەسپێرێ. وەکو دارایی و وەکو ئابووری، وەکو بەرگری و ئیشی زەروری. نائب کەسێکە هەڵبژێراوە، لە خەڵکی وڵات دیاری کراوە. عین ئینسانێکە خاوەن هۆش و بیر، لە ژوور نائبە بۆ پرس و تەکبیر. وزەڕا نواب ئەعیان ئەمانە،
ئەوترێن لە بۆ گەلێ لەوانە مالیە معنای دارایی گەلە دارایی لەسەر عیلم و عەمەلە بەیت المال شوێنی دارایی عامە سحە بۆ ساغی لەش و ئەندامە مەعارف معنای عیلم و زانینە دیفاع بەرگری وڵات و دینە عەدلیە معنای دادپەروەریە معنای اقتصاد بۆ ئابووریە بەیڕەق و ڕایە عەلەم ئاڵایە ئاڵا نیشانەی ئازادی تایە من وێنەیەکت بۆ بەیان ئەکەم لەسەر حەقیقەت بێ زیاد و کەم کۆمەڵ شەخسێکە ئەگەر تێ بگەی سەرۆک سەریەتی ئاڵا تاجەکەی مەعاریف گیانی مالیە خوێنە وزەرا بە دڵ و حەواس ببینە سوپا دوو دەستی ئیدارە دوو پێ عەدالە ساغی ئەگەر بێتە جێ عاسیمە پێتەخت جێی سەرۆک کۆمارە ناوکی وڵاتە تا بەرقەرارە شوێنی وزەرا و نواب و ئەعیان جێگەی فەرمان و قانون و بەیان بەلات لە عورفە قەسری پاشایە چون تەختەبەردی سافی تێدایە شاریع ڕێگایە و بە عورفی ئەمڕۆ ڕێگای قیرتاوە هەستە پیا بڕۆ فولکە بۆ دەوری چوار ڕێگاکانە لە بۆ ڕزگاری ڕێبوارەکانە بە ئۆتۆمۆبیل ئەڵێن سەیارە شەمەندەفەریش ناوی قیتارە سکەت الحەدید ڕێی شەمەندەفەر پێچکەی قەتاری ئەکەوێتە سەر ئەلخەط الجەوی ڕێی ئاسمانە شوێنی هاتوچۆی فڕۆکەکانە بەریت پۆستەیە لە ناو وڵاتە نامەی تۆ ئەبا بە گشت جیهاتە مەحکەمە شوێنێ کە دادگایە مەرکەزیش جێگای فەرمانڕەوایە دەعوا دەعوایە ئیقرار پێلێنان شاهید ئاگادار لە ڕووداوەکان تەسجیل نووسینە بۆ شێوەی فەرمان حکم فەرماندان بۆ ئەمن و ئەمان حەبس ڕاگرتن سیجن زیندانە شەنقیش بە مەعنا پەد لە ملنانە حیلف سوێند خواردن بەر سوێند ڕاگرتن حینس ئەوترێ لە بۆ سوێند خستن کەفارە معنای تۆڵەی سوێند خستن بە خۆراک یا بەرگ یا ڕۆژوگرتن وەفد کۆمەڵێ بڕوا بۆ شوێنێ هەتا مەبەستی لەوێ بنوێنێ ممەثیل کەسێک بە وێنەی وەکیل حاڵی کەسێکت بۆ بکا تەمسیل عەرز و ئیستیعراض معنای نمایش خۆنیشاندانە لەگەڵ ئارایش ڕەبت پەیوەندە عەهد پەیمانە غەدر و تەخەلەف پەیمان شکانە سیلم ئارامی ئەمان هێمنی سەداقە دۆستی عیدا دوژمنی حەرب و قیتال و هەیجا یعنی جەنگ مەعرەکە شەڕگا بە تۆف و تفەنگ جەیشتی سوپایە هەروەها خەمیس لەسەر پێنج بەشە سوپا بە تەخسیس مقەدەمە چی بۆ پێش سوپایە مؤەخەرە بۆ کۆمەڵی دوایە مەیمەنە لای ڕاست مەیسەرە لای چەپ قەلب ناو کۆڕگەی سوپای مڕەتەب تەلیعە معنای پێشقەڕەوڵە تیپی سواری بەهۆش و دڵە حسن قەڵایە خەندەق خەندەکە کەید و خەدیعە و مەکر تەڵەکە نەهزەتەکانە وەسبە هەڵمەتە سەورە شۆڕشە گەلێ زەحمەتە تەحەسون معنای خۆپەنادانە زەحف هێرشی سەر دوژمنانە ئیغارە معنای بدەی بەسەریا حیسار مانەوە بە دەوروبەریا ڕەکز غاردانە عەدوو ڕاکردن تەفر باسبردن کەر هەڵمەت بردن مباریز کەسێ دەرچێ بۆ مەیدان ڕەمی تیرتەقان ئیسابە پێکان خوودە کڵاوی پاڵەوانانە دیرع و زەرەت چی بۆ کراسیانە میهماس ئاسنی قۆندەرەی سوارە ڕان پوزەوانەی پیاوی بەکارە حەمایل بەندی شمشێری ملە حەقیبە پاشکۆ بۆ ئەشیا و جلە سەیف و حوسام و عەضب یعنی شیر قەوس کەوانە سەهم یعنی تیر نەسڵ و میعبەلە و سینان سەری تیر ڕمح یعنی ڕم مقبەضە دەستگیر قەنات هەم ڕمە گەورە یا بچووک میزراق ڕمێکە زۆر بچووک و سووک میعراز تیرێکە کەوتووە لە مەیدان غەرەز و هەدەف بە مەعنا نیشان نەبل بە مەعنا تیری عەرەبی نیشاب بۆ تیری عەجەمی ئەبێ وەتەرژی کەیوان خەتیعە ژیەگر وەهەق کەمەندە بۆ قەدی ئەسیر بەلبە و کینانە لە بۆ تیردانە میجەن و جونە معنای قەڵغانە
مدفع يعني توب بوغ المدافع، موقع يعني شوين بوغ المواقع، سلاح يعني تشك أنواع زورة، مسدس شكي ششق لخورة، طلقة في شكا بارود باروتة، بندقية تفنجي روتة، ترادة كشتي جنجي لدريا، بلام غواصة أروا بجيريا، عربو عجلة روروكانة، بولاخ أروا لمنا وشارانة، منجنيق لبو آلتيك ناوە لە شەڕدا خانووی پێتێک دراوە، میحجالە و میقلاع قۆچەقانیە، ئەمڕۆ هیچ یەکێ لەمانە نییە، خەیالە و فورسان کۆمەڵی سوارە، موشات پیادەیە و بۆ کێو بەکارە، جەنیبە یەدەک وڵاغی زیادە، لەگەڵ سوارێکی ئازا و ئامادە، قەعقەعەت السەیف تەقەی شمشێرە، مەردی شمشێرباز بەدڵ دلێرە، مڕامات یعنی تیر لێک هاوێشتن، ئەشووترێ لە بۆ شەڕەبەردکردن، مولاکەمە چی لێدانە لە یەک، بە مشتە کۆڵە یەک لە دوای یەک، موساڕەعە چی زۆرانگرتنە، مقاتەلە چی یەکتر کوشتنە، ئیلتیحام چییە یعنی تێگڕژان، زەعف هێرشە بۆ سەر دوژمنان، شوجاع و بەتەڵ یعنی پاڵەوان، شەهید کوژراوە بە شەڕی مەیدان، کەڕ هەڵمەت بردن کەڕار هەڵمەت بەر، بغداد بەدەوام بۆ هەڵمەت و شەڕ، قائد القوات فەرماندەی سوپات، فتح و احتلال گرتنی وڵات، فەوز و ظەفەر و نەسرەت و نەجاح، زاڵبوونە لەسەر دوژمن بە سیلاح، نەهب و ئینتیهاب معنای تاڵانە، غەنیمە دەستکەوت ماڵی تاڵانە، سەلب ئەو شتەی لەبەر کوژراوە، هەمووی بۆ بکوژ بڕیار دراوە، فیرار ڕاکردن هاریب ڕاکردوو، موەلی بڵێ بۆ پشت هەڵکردوو، جەبان و خائیف شەخسی ترسنۆک، ئەنانی کێیە خاوەن منۆک، ئینهیزام شکان هەزم شکاندن، ئینسیحاب معنای پاشە و پاش هاتن، ئەسیر یعنی دیل قەد نەکوژراوە، سەجین زیندانی ڕاگیر کراوە، ئەدهەم و قەید و سیلسیلە و وەثاق، معنای زنجیرە پەیمانیش میثاق، من بە پیاوەتی بەرەڵا بکرێ، فیدا لە تۆڵەی گیراوە ئەدرێ، عنوە گرتنی وڵاتە بەقار، سڵح ڕێکەوتن لەسەر ئیختیار، هودنە پێک هاتن جەنگ ماتڵکردن، عەهد پەیمانە حیلف سوێند خواردن، ئینتیظام معنای مانە لە ڕیزە، لەگەڵ بیرۆڕای خاوەن تەمیزە، فەوضام بە معنای بێ ئینتیزامی، ئەنجامی نییە غەیری ناکامی، مغامیر کەسێ بێڕاو بێتەدبیر، خۆی بخاتە ناو مەهلەکە و زنجیر، هەروەها تائیش بەو کەسە بڵێ، بە دەوری ئیشی هەڵەدا هەڵێ. عنسوور یعنی ئەسڵ چواری تەواوە، ئاگر و هەوا هەم ئەرز و ئاوە، مەوالید ئەوەن ئەبن لەمانە، معدەنی وشکە و گیایە و حەیوانە، معدەن یعنی کان وەستا و یا ڕەوان، وەک ئاڵتوون و زیو یا نەوتی جوان، توراب گڵمە ئاو هەوا هەوایە، نار یعنی ئاگر جۆشی تێدایە، یوبوسە وشکی ڕوتوبە تەڕی، حەرارە گەرمی بڕوودە سەردی، حەڕ بە مەعنا گەرم، بارید یعنی سەرد، پۆشاک پێویستە بۆ ڕۆژی نەبەرد. ذەهەب و عەسجەد زێڕی بێغەشە، نەفت یعنی نەوت ئاڵتوونی ڕەشە، فضە یعنی زیو کبریت گۆگردە، مەفرەق و سوفر برنجەی زەردە، حەدید ئاسنە ئەنزەلنە الحەدید، بە منەت فەرمووی خالقی مەجید، ڕەساس قەڵایی ئانیک قوڕقوشم، ڕوخام مەڕمەڕە یەشم هەر یەشم، کانی مەڕمەڕە شاری هەورامان، یەشمی دەگاگا هەم دەگا شێخان، زیرنیخ زیرنیخە زۆرە لە هەوشار، میلحکانی خوێ لە خاکی بیجار، زەیبەق جیوەیە ماسە ئەڵماسە، فەیروزەج یعنی پیرۆزەی خاسە، عەقیق ئاقیقە ڕەنگ ئاڵی جوان، یاقوت کانێکە بە بەهاگران، جام و زوجاج و بەللەور بلورە، یاقوت و مەرجان ناویان مەشهورە، لازیوەرد چییە معنای لاجیوەرد، کانێکی سافە لەسەر وێنەی بەرد، مومیە کانێ بە وێنەی قیرە، بۆ بەندی شکاو خاوەن تەئسیرە، تووتیا کانە زۆر باش ئەی بێژن،
بۆ دەرمانی چاو خۆی پێ ئەڕێژن کوحلچی کلە ئیسمت سورمەیە عاشقی چاوڕەش باری لۆمەیە سیمەند چیمەنتۆ لەسەر چنارە هەروەها لای دووز بەردەکەی دیارە کەنز و ریکاز و دەفینە مانە ماڵی ژێرزەوی لە ڕووی جیهانە کەنز و خەزینە هەم بۆ ئەو ماڵە هەڵت گرتووە بۆ ڕۆژێ تاڵە تیبر و سەبیکە شوشی داڕژاو مەسکوک بە مەعنا سکەی لێدراو ڕابح بە نرخە بۆ باج و خەراج زەیف و سەتووقە قەڵبی بێڕەواج مەحەک بەردێکە لە سکەی ئەسوێ سەرراف تاساغی و قەڵبی دەرکەوێ مەخژوو شتێکەڵە نەقی یعنی ساف سەیرەفی بڵێ بە شەخسی سەرراف ئەگۆڕێتەوە نەختی بە نەختی بۆ خەڵکی وڵات لەسەر پێویستی عەرض یعنی وەج لە ماڵ لە حەیوان نەقد زێڕ و زی و خالیسی جوان وەرەقەت نەقدیە کاغەزی ڕەواج لەبەر گەنجینەی پاشای خاوەنتاج منهەل سەرچاوە لە ئاوی شیرین منبەع کانیە لەگەڵ هەڵقوڵین نەضاحە ئاوێ هەڵقوڵێ لە ئەرز شەلالە تافێ داپەڕێ لە بەرز عینیایە نبوع کانی و سەرچاوە حەوضی گۆمێکە بەدەست کراوە بئر چاڵێکی قوڵ تا ئەگاتە ئاو قەنات کارێزە و جۆگەی هەڵکەنراو غەدیر گۆمەڵتەی خودا کردووە کە کاتی باران لە ئاو پڕ بووە بەحر و یەم دەریا نەهر ڕووبارە شەط و ساحیل چی معنای کەنارە لوجە هەم غەمرە بۆ زورمەی ئاوە مەوجی شەپۆلە لەملاو لەولاوە مەد و جەزری بەحر زیاد و کەمی ئاو مەد هاتنە دەرەوە و جەزر چوونە ناو تەوفچی کەڵەکە ئەخرێتە سەر ئاو هەروەها بەلەم بۆ گوزەر یا ڕاو سەفینە کەشتی ڕبان کەشتیەوان عائیم و سائح یعنی مەلەوان دیماغە لوتکەی ئەرزی ناو دەریا بە وێنەی ئومێد لە ئەفریقیا خەلیج شاخەیە دەرچێ لە دەریا جێگەی خۆی بگرێ لە ناو زەویە ڕەدم و سەد بەستی ئیبەینی دووکێوە ئەو دیوی ئاوە یا وشکە شیوە جەزیرە ئەرزێ چواردەوری ئاوە بە کوردی کوورکە بۆ ئەوە ناوە شبهە جەزیرە هەندێ لای وشکە ئەستێڵ کوردیە عەرەبی بورکە حەییز و مەحەل مەکان و مەعان یعنی شوێنی شت بێ زیاد و نوقسان قاع ئەرزی نەرمی بێچەق و بەردە ڕەبوە و تەلتەپە و وەهدە بۆ هەردە مەهمەه مەفازە بادیە سەحرا تەنوفە هەموو بە مەعنا سارا فەلات و فەیفا سەبسەب و بەیدا ئەمانیش ناون بۆ دەشت و سارا ئال و سەرابچی یانی بەردەخوێ کە لە دوورەوە وەک ئاو دەرکەوێ توور و عەلەم و تەود و جەبەل کێو ئەو کوێنی بەرزە حەدیث بۆ نشێو شامیخ و عالی شاهیق و ڕاسی بۆ کێوی بەرزی ناباری عاسی وادی یعنی شی و مەضیق دەربەندە مەرعا لە وەرگا هی دەوڵەمەندە واتە شوێنی پەست هەڵدبە شوێنی بەرز بەو شەرتە شوێنێ زۆر بێ لەسەر ئەرز عێرناس و قولە و قیمە لوتکەی کێو مرتەفەع بەرزی منخەفەض نشێو حەسا وردە بەرد حەجەر هەر بەردە حاڕە ئەرزێکە پڕچەقە و بەردە بەتحا سارایە مەسیل جێلافا و سێلچی لافاوە کاتی بەهارا و جەندەل ئەرزێکە کە بڕە لە بەرد ئەرزی بێگیە جەردایە یا جەرد ضەیق شوێنی تەنگ واسع گوشادە جێت گوشاد نەبێ ژینت بەربادە جیهەت و تەڕەف ئەو پەڕی شوێنە تەڕەف تەنیشتە باشی بنوێنە جیهاتی سیتە شەش تەڕەفەمان تەحت لای خوار و فەوق لای ژوورومان ئەمام و قودام بە مەعنا بەردەم خەلف و وەڕا دوا بەبێ زیاد و کەم یەسار و شیمال لای چەپ یەمین ڕاست وەسط بە مەعنا ناو وەسەد ناوەڕاست جیهە تەبیعی ئەوەی نەگۆڕێ هەر ژوور و ژێرە باقی ئەگۆڕێ مەسافە ماوە لە بەرزی و نەوی چێ لە ئاسمان چێ لەسەر زەوی ئیزا و حیزا یعنی مقابل تلقاء بەرەو ڕوو تیا مەبە ماتل بەرید 4 فەرسەخ فەرسەخ 3 میلە
4000 هەنگاو بۆ ماوەی میلە خوتوە هەنگاوە یعنی 4 قەدەم بەرید 12 میل بێ زیاد و کەم مەسافەت الغەوث ماوەی هاوارە هاواری ئەبید ئەوەی ڕێبوارە مەسافەی عەدوا 4 سەعاتە ڕێ سبەینێ ئەڕوا عەسر ئەگاتە جێ مەسافەت القەسر 2 مەنزل ڕێیە بەڕەوتی عادەت بۆ ئەهلی جێیە ئەفوق دایرەی قەراخی ئەرزە 4 نوختەی بۆ تۆ زانستی فەرزە مەشریق خۆرهەڵات شیمال باکوورە مەغریب خۆرنشین جەنوب باشوورە کاتێ ڕوود کردە نوختەی خۆرنشین لای ڕاست باکوورە و چەپ باشوور یەقین ریح بە مەعنا با شەپۆلی هەوا 4 با مەشهورن لەسەر ڕووی دونیا دەبور بایەکە دێت لە خۆرنشین سەبا ئەجوڵێ لە مەشریق زەمین بەشێ لەم سەبا بە جۆش و تاوە لە ناو کوردانە ڕەشەبای ناوە بەم بایە دڵم زۆر ئەبێ زویر چون سلەیمانم ئەخاتەوە بیر شەمال دەرئەچێ لە لای پشتەوە لە باکوورەوە دێتە دەشتەوە ئەم با پیرۆزە لە بۆ کێ و دەشت دنیا خۆش ئەکا بە وێنەی بەهەشت جەنوب بای وەشتە بە فەڕ و خێرات چون موژدەی باران ئەدا بە بسات نەسیم و سەحەر شنەی بربەیان نەشئە ئەبەخشێ بە دڵ و بە گیان خصوص نەسیمی چەمی بیارە کاتی بەهاران دنیا گوڵزارە بولبول مەست ئەکا لەسەر چڵانە دڵ سەربەست ئەکا لە ناو گوڵانە بوخار ئەو هەڵمەی دەرچێ لە زەوی لە شوێنی بەرزە یا شوێنی نەوی هۆی بوخار زۆربەی تەڕیە و گەرمە بۆیە زۆرە هەڵم لە گۆشەی دەریا خوابە ئەنێرێ بوخار هەڵ ئەگرێ هەورێکی گەورە لێی پەرە ئەگرێ عارز و غەیم و غەمام و سەحاب هەورە لە بۆ ڕۆژ ئەبێ بە نیقاب جەهام هەورێکی وشکی بێ ئاوە بە مەسەل لە بۆ ڕژدان و تراوە ڕەعد دەنگی هەور بەرق بروسکە ساعقە معنای هەورە تریشقە سەییب و قەتڕ و مەتەڕ بارانە دیمە خوڕەمی سەر بەهارانە سەیل چی لافای بە جۆش و تاوە دەیم ئەرزی بێ ئاو سێحیش بەراوە تەل وردە باران پێی ئەڵێن ڕنە نەدا شەونمە دڵشادی منە حەباب بە مەعنا بڵقی سەراوە ناوەکەی هەوا و توێکەکەی ئاوە ثەلج بە مەعنا بەفر فالوب و بەرد بە مەعنا تەرزە سەهۆڵیش جەمەد سەقیع شەختەیە زوقمی پاییزان لە سەرمای قەوسە لە گەڵا ڕێزان ضباب یعنی تەم زۆرە بەزستان لەسەر کێوانی خاکی کوردستان زەمهەریر دەمەی بۆران و سەرما یاخوا ئەم سەرما نەدا بە سەرما سەموم سەبوونە گڕەی گەرمایە لەشت ئەسووتێ بەم نەوعەبایە نەقع و قەتەم و غوبار و عەجاج تۆز و غوبارە هاوار بۆ عیلاج ئیعسار و نەکبە معنای گەردەلول عاسیفە گەلێ بەهێزە و بەتول هیزە و زەلزەلە بوومە لەرزەیە لەبەر بورکانی ژێر ئەو ئەرزەیە ئەڵێن بیری قوڵ زۆر بێ لەو خاکە بۆ چاری هێزی زەلزەلە چاکە فەلەک و سەما هەردوو ئاسمان ئەرز و غەبڕە چی بۆ ئەرزی خۆمان ماوەی مابەینی ئەرز و ئاسمان فەضاء یا جەوە ئەی برەی جوان مالی یعنی پڕ خالی خاڵیە هەچەند لەم چەرخا جێی خاڵی نییە شەمس و ذەکا یوح ڕۆژە بزانە ضیا نووری ڕۆژ نەسی قورئانە سەنا بەها نور هەموو ڕووناکین نور هەر بۆ مانگە برای بەتەمکین هیلال مانگی نوێ قەمەر هەر مانگە بەدر بۆ مانگی چواردەی شەشدانگە کەوکەب و نەجم معنای ئەستێرە هەندێک کەم نورە و هەندێکی تیرە شیهاب ثاقب بەهێزی پڕتە و ئەکشێ لەسەرا بە تاریکە شەو ثورەیا کۆیە میزان تەرازوو ئەو لە حوزەیران ئەم تەموز دەرچوو سائیق و شەعرا بۆ گەلاوێژە لە مانگی ئابدا پرشنگ هاوێژە جامانگی ئەیلول کاتی سوهەیلە دڵ بۆ گەرمەسێر بە زەوق و مەیلە بە ناتون نەعش بۆ حەوتەوانان گەورە و بچووکن لە لای شیمالان جەدی کە قوتبە لە بچووکایە ڕای بگرە قسەم وەربگرە مایە مەجەڕە خەتی بەرزی کاکەشان
پشتێنەیەکە لە ئەستێرەکان طلوع و شروق هەروەها ئیشراق دەرچوونی ڕۆژە لە گۆشەی ئافاق غروب ئاوابوون شوعاع یعنی تاو فەی و ظیل سێبەر بە تاو دێتە ناو فەجر و فەلەق چی ڕووناکی بەیان شەفەق ڕووناکی پاش نوێژی شێوان سەر لە بەیانی غودوەیە و سەباح سەر لە ئێوارە عەشیە و ڕەواح سەباح بەیانی مەسا ئێوارە ضحا چێشتەنگە کەرامەتدارە ئەسیل پاش عەسرە کاتێ لەتیفە مزاج معتەدیل هەوا خەفیفە اليوم ئەمڕۆ غەدەن سبەینێ ئەمسی و باریحە بە مەعنا دوێنێ وەقت و حین و دەهر زەمان یعنی کات ئان چاوبڕکەیە ساعە یەک سەعات ئەجەل وادەیە هەم ئەنجامی ژین عمر هەموو عمر ئەی خاوەن تەمکین ئەزەل بێ ئاغاز ئەووەڵی نییە ئەبەد بێ ئەنجام پایانی نییە قەدیم بێ ئەووەڵ حادیث پەیدا بوو ئیبان ئەووەڵ کات یا کاتە هەموو نەهار یعنی ڕۆژ لەیل بە مەعنا شەو ئەم بۆ ئاسایش ئەو بۆ هەوڵ و دەو نەهار مشمیس ڕۆژێکی ڕووناک لەیل مقمر مانگە شەوی پاک سەح و سایەقە غائم هەورە ڕۆژ مکەدەر لێڵە مغبەر خاوەن تۆز دەیجوور و داجی مدەلهم ظەلما شەوی تاریکی بێسەفا و سیما سەنە و حەول و عام ساڵە بیزانە شەهر مانگ تەواو یاخود نوقسانە غڕە ئەووەڵیە سەلق ئاخریە منتەسەف ناوقەد ئەسبوع هەفتەیە سەبت و ئەحەد و ئیثنەین ثولاثا ئەربیعا خەمیس جومعە ڕاوەستا شەممە یەکشەممە دووشەمە سێشەم چوارشەممە پێنجشەم هەینی موحتەشەم فصول چوار وەرزە ڕەبیع بەهارە زەوی ڕەنگاوڕەنگ گوڵ و گوڵزارە سەیف یعنی هاوین گەرمە خەرمانە خەریف پاییزە گەڵا ڕێزانە شیتا زستانە سارد و سەرمایە دانی شەو بخۆ لە ئایە و مایە سەعد پیرۆزە نەحس نەکبەتە لەسەر خواهیشی خاوەن قودرەتە هەر کەسێ بڵێ ئەو ڕۆژە نەحسە ئەوە شعوری نزیک بە نەقسە نەحس مستەمر بۆ قەومی عاد بوو چون کردەوەیان جەور و بێداد بوو عید بە مەعنا جەژن بۆ موسڵمانان عید الفطر چی جەژنی ڕەمەزان عید الأضحیە جەژنی قوربانە کاتی تەواف و خێر و ئیحسانە ئەمانە هەموو سنەتی دینن مایەی سەربەرزی خەیر و تەمکینن عید الولادە جەژنی مەولودە دوانزەی ڕەبیع الأول مەحمودە عید المعراجیش جەژنی معراجە بەرزەوە بوونی شەی خاوەنتاجە لە 27 مانگی ڕەجەبە یادی ڕەسوولی خاوەن حەسەبە هەرچەند سنەت نین باشیان بخوێنە ئەگەر بێشەرعی نەبێ لەو شوێنە باقی هەر جەژنێ هەبێ لە وڵات لەسەر تەقلیدە لە ڕووی سەربیسات تەریخ دەربڕی کاتی کارەسات هەتاون نەبێ هیچ کاتێ لەلات تەریخی هیجری کۆچی ئەمینە لە مەککە دەرچوو چۆ بۆ مەدینە ساڵێ 12 مانگ لێرە حیسابە مێژووی نووسینی ڕووی ئەم کیتابە 1383 ساڵە ئەڕوا لە کۆچی ئەو پڕ کەماڵە تەریخی میلاد لەسەر ڕووی عالەم لە دایکبوونی عیسا بن و مەڕیەم ئەمە شەمسیە مێژووی ئەم حاڵە 1963 ساڵە تەریخ لە عالەم بێجگە ئەم دوانە زۆرە بە یاسای گەلێ ئینسانە زەوی هێلکەیی یا کوورەوی بێ بە 360 پلە بەش ئەکرێ خەت ئیستیوا خەتی ناوەڕاست دێت بەسەر ئەرزا زەوی بەش ئەکات لە خۆرهەڵاتۆ کە دەست پێ ئەکات هەتا ئەو پەڕی خۆرنشین ئەگات زەوی بەش ئەکا بە دوو بەشی ڕاست بەسەر عەدندا دێپەڕ ئەکات لەم خەتەوە تا شیمال یا جەنوب 90 دەرەجە ئەی برای مەحبوب وەزعی وەهایە ئەم ئەرزە جوانە خەتی ئیستیوای زۆر گەرمیانە لە هەردوو لاوە بۆ لای قوتبەکان گەرما کەم ئەبێ بە دووری مەکان لە عەرزی سیوە تا ئەگاتە چل هەوای سەر زەوی خۆشە و معتەدیل لەمە بەولاوە زۆر ئەبێ ساردی هەتاکو قوتبی دوور لە ئابادی
عەرزی عێراقی بەینی 34 بالنسبە هەوای لە معتەدیلە. ئەوەڵی توولیش لە بۆ سەرزەمین بەحری ئەتڵەس بوو دەریای خۆرنشین ئێستا گرینچ ئەکەن بە ئەساس بۆ توولی وڵات ئەیکەن بە میقیاس 36 دەرەجە عەرزی شارەزور 81 توولی بە گوێرەی مەشهور کام عەرزی مەککە عەز لە بۆ توولی بژمێرە ئەبجەد نەزمی معقولی 21 دەرەجە و 40 دەقیقە عەرز 77 توول ئەی برای سەربەرز هەرچەند ئەم باسە دوورە لە مەقام بە مناسەبە وتم وەسسەلام. ساڵ بە دوو نەوعە یەکەم قەمەری دووەم شەمسیە بێ دەردی سەری ساڵی قەمەری وایە 12 جار مانگی یەکشەوە بێتە بەر دیار مانگی 29 مانگی 30 ڕۆژە هەموو 354 ڕۆژە محەڕەم سەفەر ڕەبیع الأول ربيع الثاني جمادي الأول جمادي الثاني رجب شعبان رمضان شوال ذي القعدة جوان ذي الحجة معناي مانجي قربانا زماني حج قوت إحسانا وهاي شمسي لكوي روش درتو تا ديتو أوجي صالي باشكوتو 365 روجي تواو لقل كسريكا شواريكا بناو صالي أو كسري تيا أبي تواو ساڵی کە بیسەی بۆ بکە بەناو 3 ساڵ بە 11 ساڵێ بە 12 ساڵی ڕۆژ لەسەر ساڵی مانگ زیادە بەم چەند ڕۆژانە حیساب ئەگۆڕێ ساڵی مانگ و ڕۆژ بە بورج دائەنرێ بە حیسابی بورج لە بەهارەوە بۆت بەیان ئەکەم ئالەم خوارەوە حەمەل و ثەور و جەوزا و سەرەتان ئەسەد سومبولە جا بورجی میزان عقرب و قوس و جدی و دەل و حوت بەهار هاتەوە بە یاسای مەزبوط نەورۆز و گوڵان مانگی جۆزەردان پوشپەڕ خەرمانان گەلاوێژی جوان ڕەزبەر گەڵاڕێز سەرماوەرز بەنام بە فرامبار ڕێبەند ڕەشەمە ئەنجام مانگی ڕوومی شت بۆ ئەکەم بەیان لە بەهارەوە بیزانە جوان مارت و نیسان و ئەیار حوزەیران تەموز و ئاب و ئەیلول بە میزان دوو تشرین لەگەڵ دوو مانگی کانون شوبات دوا مانگە برای ڕەهنمون حەوتیان 31 ڕۆژ چواریشیان سیسی شوبات 28 هاتووە بە نەقسی لە 4 ساڵەدا چوارەم 29 کە 20 ساڵە زوو وتم بە تۆ 4 مانگەی سیسی بە ڕیزی معقول مانگی نیسان و حوزەیران ئەیلول تشرینی دووهەم باقی مانگەکان هەموو 31 بیزانە عەیان جا چون دائیرە 360 5 ڕۆژی زیاد لە حیساب پەستە حیسابی ناکەن دای ئەنێن بەتار تار بە مەعنا تڕح ئەی برای هۆشیار شوێنی ناوقەدی فەسلی بەهارە بەڵام ئەو شوێنە هەر ئیعتیبارە چونکە لە هەر لە حیسابی بکەی تۆ بە مەرامی حیسابگەر ئەگەی فەرد و وەتر تاق زەوج و شەفع جووت زەوج هەروەها دێ بە مەعنا هاوجووت عەدەد دەرئەچێ لە دوو تاکی ڕوت یەک عەدەد نییە بە واتای مەزبوط کەسر ئەوەیە یەک تەواو نەکا نۆ کەسر هەیە بۆت بەیان ئەکا نصف و ثلث و ڕبع خمس و سدس هەم سبع و ثمن و تسع عشرە براکەم نیوە و سێیەک و چواریەک و پێنجیەک شەشیەک و حەوتیەک هەشتیەک و نۆیەک ئاخریان دەیەک کوسووری عەدەد ئەمانە هەموو بۆ کەسری مفرەد واحد یەک ئیثنەین دوو بەبێ ئازار ثلاثة سێیە و ئەربعە چوار خەمسەة ستە بعدها سەبعە ثەمانیەة بعدها تسعە پێنج و شەش و حەوت هەشت و نۆ تەمام ڕیزی ئاحادن لە لای خاس و عام عشرة دا 20 بیستی کاملە 30 سیە 40 چلە 50 50 60 شەستە 70 هەفتایە 80 هەشتا 90 90 و 100 يعني 100 ألف هزارة لريزي عدد أحد واحد اثنين لبونير إحدى واحدة ثنتين بجمير ثلاثة هتا 10 بتية بونير وبومي بيتي بجية 11 هم 12 بونير ببيتي راست ومعتبر 11 و 12
بۆمێ بەتێوە باش معتەبەرە لەمە بەرەو ژوور لە بۆ مذەکەر دووهەم بێتێیە و یەکەم تێی لەسەر بۆمێ بەعەکسی ئەمە بخوێنە دەستوری نەحوی ڕاستی بنوێنە ڕەئەیت ئەحەد عەشەڕ كوكبا وجدت 12 مكتبا وجدت 11 صرا و12 منظومة درا 19 رهطا في البلد 19 ثل بالعدد لسيوة تادا تمييزي عدد جمع ومجرورة أي براي أسعد تمييزي يازدا تانا ودونو منصوبة ومفرد راست مدبتو تمييزي 100 ألف مثنى جمعش مفرد ومجرور ياندانا 100 200 مئات شخص 1000 و1000 آلاف نفس هو بۆ پیاوی غائب وتراوە هي بۆ ژنێ وادانراوە هما دوو غائب لە پیاو و لە ژن هم گەلی پیاوان گەلی ژنان هون ئەنتە یەک پیاوە ئەنتی بۆ یەک ژن بەرابەر بە تۆ کە مخاتەبن ئەنتوما دوو کەس لە ژن و لە پیاو ئەنتونە و ئەنتم گەلی ژن و پیاو ئەنا یعنی من چنێر و چمێ نەحنوو بۆ ئێمە بۆ پیاو و ژن دێ ئەوەی دانراوە لە بۆ ئیشارە ذاتە ذانیتان ئەولا دیارە ذا نێرەی نزیک ذاکە میانە ذالیکە بۆ دوور هەر بۆ پیاوانە تا تاکە تیلکە هەر بۆ قیاسە لە بۆ مؤەنەث ئیشارەی خاسە ذانی بۆ نزیک تانیکە بۆ دوور لە بۆ نێرانە بە گوێرەی مەشهور تانی بۆ نزیک تانیکە بۆ دوور لە بۆ ژنانە بە یاسا و دەستور ئولا ئولایی گەلی نێر و مێ هەم ئولائیکە بەم شەرتە دوور بێ هونا لێرەیە ثەممە وا لەوێ هونالیکە جێی دوور کاتێ ڕێکەوێ قەریب و دانی معنای نزیکە بەعید و قاسی دوور و تەریکە ئینە هەم ئەنە بەڕاستی وەها لەیتە خۆزگایە لەعەلە هیوا کە ئەنە وەکو لاکینە بەڵام بۆ دەفعی وەهمی پێشوو لە کەلام ئیذەن کەوابێ ئیلا مەگەرە بەکاریان بێنە زۆر معتەبەرە ئین ئەگەر ئیذا بە مەعنا کاتێ حەیثو هەر شوێنێ مەتا هەر کاتێ ماو مەهما هەرچی من یعنی هەر کەس کولەما شەرتە بۆ تەکرار و بەس فێ بۆ پاشکەوتن لەگەڵ فەوریەت ثمە پاشکەوتن بەڵام بە مۆڵەت حتا ئەو پەڕە لە بەرزی و نزمی بەل بۆ لادانە ئەگەر بەفەهمی بۆ گەیاندنی معنای تایبەتی لاسیەمایە وشەی قیمەتی ئەو کەلیماتانەی کە بە سێ ئیعراب هاتوون هەندێک کەلیمە لەسەر سێ ئیعراب وەربگرە لە من ئەی عالی جەناب یەکەم بەسەر و دووهەمین بەژێر سێهەم بە بۆرە باعیسن بۆ خێر ئەثەر حەدیسی حەزرەتی ئەمین ئیثر و ئەثەر چی بە مەعنا برین ئەم بە مەعنا قەست ئیم مناسەبە دایکی تۆیە قەدری واجبە ئەمە بۆ قەستە هەم بۆ شکستە ئیمە جێی گوشاد ئومەتە بەئس یعنی هێس بئس ناباری بؤس فەقیری و زاری و زگاری بەر خێڕەومەندە بر یعنی ئیحسان بڕیش گەنمە کە ئەکرێ بەنان بەست ڕاخستن بیست وشترە بست وەک بیسات فەرشی ڕاخەرە بەضع پارچەیە بیضع سێتانۆ بضع لەزەتگا بەلای ژنانۆ جوار چەند کەشتی جیوار پەنایە جوار بە مەعنا گەلی هامسایە جەد بە پیرەیە جد تێکۆشینە جد بیری کۆنی گەلی پێشینە جرم بڕینی لقی دارخورما جرم مایەی شت جرم چی گونا جەزع ترس و بیم جزع پەڵەی چاو جزع ڕەنگێکە زافرانی ناو جلە ئەشرافە جلە شەریفە جلە حاجەتی خورمای زەریفە جەلا دەرچوونە جلا ڕووناکی جلا ئیشی زل بە خەتەرناکی جەنە بێستانە جنە شەیتانە جەنین بەچکەی سک جنە قەڵغانە حەب لە بۆ دانە حیب بۆ حەبیبان حب خۆشەویستی و زامە تازەکان حەجر بەردەرگا مانع لە مرور حجر عەقڵ و حجر بۆ هۆدەی مەستور حەجە یەک حەجە حیجە یەک ساڵە حجە بورهانە و مایەی کەماڵە حەڕە ئەرزێکی پڕ لە بەردی ڕەش حڕەتی نوێتی بە وێنەی عەتەش حڕە ژنێکی دوور لە بەندەگی هەر ئازادیە مایەی زیندەگی حەلال کارێکە بەدین ڕەوایە
حلال جمعكي حل ماوايا حلال مصدر بمعنى منع لهر إيشيكا سنة يا بدعاء حلم كالي چرم حلم حوصلا حلم خوي پوچ بهلو پلا حرف ارزيبان حرف قسي خوش حروف بعقلي ونزاني بهوش خطب إيشي زل خطبة خوازبيني خطب صيغي جمع تيادا نميني بو جمعي أخطب أرزي نشيوة قلاي خزاني تيادا وريوة خف يعني سوكي خف شخصي سوكا خف قوروي چرم صافو بيتوكا خل داماوي خل بو هرشت لنيو دانايان خل محبت دعوة بان كردن بو سر چشتونان دعوة بان كردن بو إيشي جنان دعوة بان كردن بو شر لجيهان هم بريتية لبانكي جران رب پروردگار رب قلي بكار رب آوي قوشراو لتريو هنار ربا برزية ربا يعني سود ربا بو قلي تبولكي محدود رباب هوريك پربي لباران رباب نوزادة لمندالكان رباب بو مري قوري قلانا هم لآلتي بزمو سيرانا ربع منزلة ربع سيبرو ربع چواريك بو من بياتو رسل جوش خواردن رسل شيري جوان رسل سيغي جمع بو پیغمبران رق معناي كاغز هو او بيستانا لسريان نسرا لدير زمانا ركتشي بندگي رق دليكيوا كمهرباني موجود بيلوا رقاق بياويكي بالاي علما رقاق روبارو قراغي چما رقاق بو سنفي لناو جنانا برزو باریک و باڵامیانە ڕەوا ئاوی زۆر ڕیوا ئاوی کێو ڕواجی ڕوانین لە بەرز بۆ نشێو زەئر دەنگی شێر زئر ئەو پیاوانە کە دانیشتنیان لەگەڵ ژنانە زئر زاڵمی بەدڕەوشت و خۆ دوور بگرەلەی لە هەر کوێدا بوو شەممە سەبت و سیبت کەوشی یەمەنی سوبت گیای ڕوا و بەخۆش دیمەنی سەقت باخچەیە سقت بۆ مناڵ كلبار بچيو نقاتا كمال سقط بمعنى پارچە ئاگرێ لە تەنورا بێ کاتێ دابمرێ سەلام درودە سیلام چەقەنە سولاماورد جونگەی بەدەنە سەم بمعنى جار سم يعني كونجي سم لەبۆ کونی سوزن و دەرزی ڕەوح ئاسایشە ریح چیە باە ڕوح گیانی شیرین سیڕی خودایە سەوق لێ خوڕینە سیق لێی خوڕا سوق يعني بازار پردەنگ و هەرا سەهام گەرمای سەخت سیهام بۆ چەند تیر سوهام چەند بەشێ لە بۆ بەشوەرگیر شیرب گۆزە شورب نۆشکردنەوە شەربیش دانیشتن بۆ خواردنەوە شەعب بەمەعنا بەشێکە لە خێڵ معنای شعب و شعب ڕێگای گەشت و گێڵ شعر يعني مو شعر هۆنراوە شعر ئەو موەی لە لێو ڕواوە شەکل وێنەیە شکل نازی ژن شكل نخشيك ببان ايشنن صبغ رنگ كردن صبغ يعني رنگي جوان زوقا لبو دلي تنگ صبغ اسبيك كلكي ياراني يا قيس بيبي ماي جواني صدق نيزيتيش صدق راستي صدق ماري بوجن خواستي صرم برينا صرم قلي بياو صرم فراقي دوستي دلبرجاو صر اوتري بو قلي جنان وصفة بو زوري قرو قاليان سر شوي سارد بإيشو ألم صر كيسيك بربي لدرم صفر كرميسك صفر خالية صفر كاني مس يا قلائية صل دنگي تيرا صل ماري بجار صلچي تيرية يا تامي نابار ضر زياني مال ضر بچكي حيوان ضر نخوشية و بماري إنسان ضعف خستي ضعف همواتا ضعف بلوغت معناي دوقاتا طرق آويك بروي لحيوان طرق بيوي مر طرق ريقكان طلاب بچك اسك طلابو درمان لسر زامكان طلاق قردنان طواب برسيتي طواب معنا إيشي دوبارا لروي زمانا طوابي ديك بوجين شينان لي بخونوا آوي خوش جوان ظهر يعني بشت ظهر باري كول ظهر نيورو نيجيكي مقبول عار رسوائية عير چي كاروانا عور شخصي روت چاكي بزانا عبر رابردن عبر روبارا
عبر وشتری مێی پیری بێکارە عەدا دوژمنی عیدا دوژمنان عودا هۆزێکە لە عەرەبەکان عەددە ژمارەیەک عیددە چەند ژمارە عودە بە تەخفیف چەند وعدەی یارە عەرز پانایی عرس چی ناموس عرس داوێنی نیشتنگای مەئنووس عەشر یعنی دە عیشر وشترێ بەدە ڕۆژی خشت جارێ ئاو بدرێ عشر دەیەکە بە وێنەی زەکات لە دانەی قوتە کاتی حاصڵات عەض معنای گەستن عیض ناوی سەقەر عوض معنای جەور و غەدری ستەمگەر عەقد بەستنێ وێنەی نیکاحە عیقد گەردنبەند وێنەی ویشاحە عقد بۆ جەمعە چەند گەردنبەندێ بۆ ملی گەدا یا دەوڵەمەندێ غەیل شوێنی بەرزە غیل مێشولەکان غول دێوی وەهمی دەشت و بیابان غەڕ بایی بوونە غیر معنای وشتر غوڕ تەوێڵ سپی حەیوان و بەشەر غەسل شۆرینە غیسل دەرمانێ شتی پێ ئەشۆن لە ڕووی جیهانێ غوسل بە وێنەی یەکەم شۆرینە دوو مرادیفن بەکاریان بێنە غەمەڕ ماڵی زۆر غیمر بۆ کینە غومر بێعەقڵی نەکبەتی ژینە غەل خەیانەتە غیل عەداوەتە غول زنجیرەی مل مایەی زەحمەتە فەرق جیاییە فیرق بە مەعنا بەشێ لە دوو بەش وا لە قورئانە فرق خانووی خاس بە پیاوی گەورە شوێنێکی نایاب لەو چەرخ و دەورە فەممە یەک تیکە فیممە تەوقی سەر فممە مەمکیژن باش بیکە لەبەر قەبل لەمە و پێش قیبەل چی تاقەت قوبل بەردەمە و چەد ماچی ڕوومەت قەدح لێدانە قیدح پزیسکە قودح چەند کاسەی شەرابی پیسکە قەدر پایەی بەرز قیدر مەنجەڵە قودر بۆ گەلێ گەردنیان کوڵە قەڕە شەوی سارد قیڕە سەرمایە قوڕە نووری چاو لە هەرچیدایە قەرن 100 ساڵە یاخود 36 ساڵ قیڕن نزیکی بە جەنگ و جیداڵ قوڕن بۆ جەمعێ لەو حەیوانانە شاخدار بن لەگاو بزن و مەڕانە قەڕا شوێنی پەست قیڕا زیافەت قوڕا چەندێیەک جەمعە بێ کولفەت قەسد ستەمە قیسد عەدالەت قوسد ڕۆنێکە بۆ دەوای عیلەت قەسسە بەشی خێر قیسە حیکایەت قوسە گوێزانە پێویستی ئومەت قەتر بە هەرسێ ئیعراب بارانە قیتر بە کەسرە مسی ناوکانە قوتر بە ضەممە داری بۆن خۆشە هەم تەنشتی ئەرز قوتری کێوخۆشە قەتع بڕینە لە هەر شتێ بێ قیطع بە مەعنا بەشێ لە شەو بێ قوتع شازروان خواجە نشینە زیادە دیواری دەرگای ڕەنگینە قەعدە دانیشتن قیعدە هەیئەتە